بینەرانی ئازیز سڵاوتان لێ بە بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێبینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادە کردوون بە دڵی هەموو لایەکتا بێت. خۆشەویستان ئەمڕۆ جگە لە بابەتە سەرەکیەکانمان کۆمەڵێ بڕگۆ بابەتی جۆرا و جۆر یاخود ڕاستەوخۆمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە هەواڵ و زانیاریمانێنێ لەسەر بابەت یاخود ئەو ڕووداوانەی ڕۆژ کە ڕوودەدات. بۆ ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان ئامادەیە. یەکێک لەو تەوەرانی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باز لە ژینگە دەکەین بە شێوەیەکی گشتی و ژینگەی شاری کەرکووک بە تایبەتی. باز لەوە دەکەین کە ئایا ئەو ڕێکخراوە ژینگەیانی کە بوونیان هەیە یاخود کار دەکەن لە شاری کەرکووکدا تا چەند توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر پاکڕاگرتنی ژینگەوە هەماهەنگیان لەگەڵ حکومەتا چۆنە بۆ ئەوەی کە بتوانن ژینگەی شاری کەرکووک بە پاکی ڕابگرن. لە هەمان کاتدا باز لەوەش دەکەین کە کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی لە جیهاندا چۆن بۆ پێیکە لەگەڵ بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵێک ڕێکاری گیرایە بەر. یەکێک لەو ڕێکاریانی کە گیرایە بەر داخستنی سەرجەم یاخود ڕاگرتنی سەرجەم گەشتە دەریایی و وشکانی و ئاسمانیەکان بوو یاخود ڕاگرتنی کارکردن بوو لە کارگەکاندا و کارگە گەورەکان بە تایبەتی. ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین کە کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا بۆ سەر ژینگە چی بۆ کە بێگومان بە پێوتی شارەزایان باز لەوە دەکرێت کە کاریگەریەکان بە سوود و قازانج بۆ سەر ژینگەش کاوەتەوانێ. بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێت کە زیانی نەبوو بێگومان زیانیشی هەبووە، بەڵام دەکرێت بڵێن سوودەکانی زیاتر بووە لە زیانەکانی دواتر بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. یەکێکی تر لەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون و ڕاستەخۆ دەسەکەین بە گفتوگۆکەمان باز لە بەکارهێنانی یا دەرمانە یاخود ڕۆیکی سروشتی یاخود بەرهەمە ڕۆیکەکان دەکەین وەکو چارەسەرێک بۆ نەخۆشیەکان. بزانین ئەو نەخۆشیانە چین کە دەتوانێت لە ڕێگەی یا دەرمانە و یاخود ڕۆیکی سروشتیوانە چارەسەر دەکرێت. بێگومان بەکارهێنانی یا دەرمانە یان ڕۆکە سروشتیەکان یا بەرهەمە ڕۆیکیەکان مێژوویەکی کۆنی هەیە کە دەتوانین بڵێن زیاتر لە وڵاتی چیندا گرنگی بەم جۆرە بەرهەمە یاخود گرنگی بۆ دراوە کە یا دەرمانە بەکاربهێنرێ وەکو چارەسەر. بەڵام هەرێمی کوردستانیش بێ بەش نەبووە لەو بەکارهێنانە بە تایبەت لە گەڵ بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنادا زیاتر گرنگی درا بە بەکارهێنانی بەرهەمە ڕۆیکیەکان وەکو بە شێوەیە لەلایەک وەکو چارەسەر لەلایەکی ژۆکەوەی کە بۆ بەهێزکردنی بەرگری جەستە هاوڵاتیان زیاتر بەکاریان دەهێنا یاخود گرنگیان پێدەدا. ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باز لە بەکارهێنانی یا دەرمانە و ڕۆکە سروشتیەکانەکەین لە چارەسەرکردنی نەخۆشیەکاندا. بۆ ئەمە بەستەش ئەمڕۆ میوانداری دکتۆر ئیبراهیم قادرمان کردووە کە بەڕێزیان ڕۆکناس و چارەسەرکارن بە بەرهەمە ڕۆیکیەکان. دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لێبێ و بەیانی باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم زانم یا دەرمانە چییە یاخود بۆچی پێی دەوترێ ڕۆکی پزیشکی؟ ئایا هیچ جۆرە مادەیەکی کیمیایی لە پێکاتەکە هەیە کە بتوانێت ڤایرۆس یان بەکتریا لەناوبەرێت؟ بەناوی خۆی گەورە ڕۆکی پزیشکی بەوە جیاکرێتەوە کە هەڵگری کۆمەڵێک ماتریال و مادە و یاخود هەندێکیان هەندێک ڤایتامینە کە ئەگەر جیا بکرێتەوە یا هەندێک بیتاکارۆتینە یاخود هەندێک ترشە چەوریەکان بە پێی ڕۆک و هەتا ئێمەش هەتوانین بەرهەمە دەریایەکانیش هەر بخینە ژێر ژێر ناوی چارەسەر سازانی سروشتیەوە کە ئیشی پێەکەن. ئەگەر بێت مەسەلەن باسی ڕۆکی کینیا بکەی کە هەڵگری مادەیەکە لە ئەسڵا زوو لە سەرەتایە پێشەوەی کە ئەم توخمە کیمیاویانە کە ئەم دەستکاریە بکرێ بە توخمی کیمیاوی کە ئێستا بە ترادیشنال میدیسان بەکارهێنێ واتە ئەم پزیشکە نوێ بەکارهێنێ. پێشتر ئەم ڕۆکە بەکار هاتووە لە چارەسەری مەلاریا نەخۆشی مەلاریا. ئێستا لە کوردستان بوونی هەیە؟ بەڵێ لەوانێت لە حوشەی تەلەڤیزیۆنەکەتانە هەبێ. بەس نەمانزانیوە ناوی چی؟ بەڵێ چۆنە ئەمە بەکار هاتووە بۆ ئەوە ئەو ڤایرۆسی مەلاریا کوژێ کە ئێستا بۆچی من ئەوم بنمونە هێنایەوە چونکە ئێستا بۆ کۆرۆنا ڤایرۆس زۆر سوودی هەیە و زۆر بەکاردێ. یەکێکە لەوانەی کە هەم لە توبەکەی ئێمەیە کە سروشتیە هەم لە توبی تەقلیدیا کە بەکارێ و سوودی لێبین لێ بۆ ئەو کۆرۆنا ڤایرۆسە و بەهێزکردنی مەناعە. بەڵێ باشە دکتۆر ئەو نەخۆشیانەی کە بە بەرهەمە ڕۆیکیەکان توانرێت چارەسەر بکرێن نەخۆشیەکان چین؟ ئەو پرسیارە من ئەبێت تەواوی نەخۆشیەکانی جەستەی مرۆڤت بۆ بژمێرم. ئەوەندە زۆرە؟ ئەوەندە زۆرە.
یعنی هەتا بواری جوانکاری کە بوارێکە زۆڕۆکی زۆرمان هەیە و گیای زۆرمان هەیە و بەرهەمی دەریایی زۆرمان هەیە کە ئەتوانێت بۆ جوانکاری بەکاردێ. حتا نینۆکەکانی مەسەلەن بابین لە نینۆکی قاچەوە یا دەستەوە دەست پێ بکەین وەکو سەرەتایەک تۆ ئەگەر نینۆکەکان شێوازێک لە سپیبوون و هەڵوەرین و تەلەفبوونی نینۆکەکانی یا دەستی یا قاچی هەیە کە یاوەکو کەڕوویەک دەرئەکەوێ تەنها لیمۆیەک کون بکە و پەنجە بخە ناوی ڕۆژی 2 جار یا 5 دقەیە 10 دقەی بە 4-5 ڕۆژ نامێنێ. ئەمە ئەگەر کێشەکەل تەنها لە یەک نینۆکە هەبێ یاخود هەرچی نینۆک بێ توانێت هەموویەتی هەمووی دوان مەبەستم یعنی ئەگەر بیتە سەر جونگەکان مەسەلەن ئێسقانی زیایە لە بنی پێتایە باشە بە هەمان شێوە گیراوە هەیە کە ئەینی پەرداخی ئاو پەرداخی خۆی زبر کیلۆیە لیمۆ بە تێکڵەوە لەگەڵ یەک پەرداخ ئاوی زراوی حیوان دێنێ یەکێتە عسارەیەکەوە بەکارێنی بەیانی ئاوی زراوی حیوان هەر کەسێ بێت توانێت قەسابێکی دۆستی بۆی ئەهێنێ. ئەمە لە ماوەی 15 تا 20 ڕۆژە بە تەواوی بەبێ عملیات یعنی بەسەرەن ئەمانە ئەو نەخۆشیانشن کە یعنی بەڕاستی پێویستی بە ئۆپەرێشن بە عملیات هەیە باشە تۆ ئەتوانی کە پێشتر لەوانەیە هەندێ طبی ئەمە نەگەشتێتەوەی بەعزێ نەخۆشی هەندێک نەخۆشی کە پێویستی بە عملیاتەیە چارەسەریکە بەڵام خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ پێش ئەکەوێت طبی عشاب و خەڵکیش زیاتر ئەگەڕێتەوە بۆی و ئیسیجابەشی زیاترە یعنی ئیفێکتەکانی لەسەر نەخۆش زووتر دەرەکەوێت لە هەموو بوارێکە ئەمە وتمان جونکە ئەگەر بێت و بەیانی ئەوارە یەک چارەکە ئەم گیراوەیە چکە زۆر کەس گوێ ئەگرێ بۆی کە شتێ فێر بێ بۆیە حەزەکەم ئەمە تەواوکەم یەک چارەک قاچ خەیتە ناو ئەم گیراوە دوای چارەکەکە 2 دقە 3 دقە بڵێکی شوشەیەنی ئەمە زیاتری لە پاژنی پێیا دروسە بێ ئێسقانە بۆیە باسیەکەم وەکو قولاپەیەک دروسە بێ لە هەر شوێنێکی کێشا بێ و ئەگەر کلسی جونگەکانیشی هەبێ کلسەکەش لە پەنجە گەورەیە دروسە بێ زیاتری ئەمە کلسەکەش نایڵێ و ئەسقانی زیاکەش نایڵێ هەموو 3 ڕۆژێ ئەم گیراوەیە فڕێ تا 3 ڕۆژ فڕی نایی دوای 3 ڕۆژ گیراوەی تازە دروسەکەی 5 یا 7 جار دووبارە هەمان پێکاتە ئەسقانی زیاوە نە ئەمێنێ و نە ئەسەرێکیشی ئەمێنێ دوای ئەوە توانین بچینە مەسەلەن ڕۆماتیزمە ئازاری ئەژنۆ باشە ئینزیلاق دەوالی کە هەر لە قاچایە ئەمە جارە هەر لە قاچە باشە گیرانی دەمار باشە بۆ مەسلەی نەزۆکی پیاوان و ژنان بۆ ئینزیلاقی فەقەرات بۆ قۆڵۆن و قەبز و بەردی گوچ بۆ هەموو نەخۆشەکان بە ئیزنی خوا ئینزیلاقی فەقەرات ئێمە وەکو تۆزی قورسە بەڵێ عملیەیەکی بەدەست بۆ ئەەکەین واتە ڕاکێشانێ پاش ئەوە گیراوەیەکمان هەیە پێ ئەوە گیراوەیەکی تایبەتە ناتوانم باسکەم چۆ زۆر ئاڵۆز و ناڕەحەت دروستەکرێ پشتی پێ ئەشێلی و کەوچکێک خەیت سەری بەسی تا بەیانی 10 ساڵ پێش ئێستا خەڵکمان هەیە کە ئینزیلاقی هەبووە و مۆعیدی عملیاتەکەشی داناوە و نزیکیش بووە کە چوەتەوە هیچی نەوتوە تەشخیصی کە وتێتی تۆ کێشەی ئینزیلاق نەماوە هیچ خەڵکی بەناوبانگی ئەم شارە و خەڵکی ئەوەش کاریگەریەکانی خێرا دکتۆریا خودخا پێویستی بە سەبرە ئەو قسەیە هەیە لە ناو طبی عشابە کیا لە ناوکیا دەرمانەکانە کە طبی عشاب هێواشترە لەبەر ئەوەی بۆ نەبوونی مادەی سڕکەر یاخود مادەی ئازارشکێن بەڵام بە پێچەوانەوە من ئێستا ئەگەر جەنابەت سەر ئێشەت هەبێ کە ئینشاڵڵا سەلامەت هەبی ئەتوانم بەبێ ئەوەی هیچ لە قسەکانیشدا بڕێم تەنها پەنجەت بگرم و سەرێشەکەت نەمێنێ ئەمەش بابەتێکە نەک لە خۆمە قسەی لێ بکەم لە هەموو دنیا من سەردانی ئەمریکام کردووە سەردانی مالیزیام کردووە زۆربەی وڵاتە عەرەبیەکان و تورکیا و میسر ئەوانە ئەمە پێوترێ ڕیفلێکسۆلۆجی واتە شێلان بە پێی تەئسیری خاڵێک کە مەسەلەن ئەم پەنجانەی دەست بیگرە ئەوە سەری هەمومان ئەو دەمارە کاریگەرانە کە ئەلێرەیە شێلانێک بکە و لە پشتیشەوە ماوەی 2 دقە تا 5 دقە سەرێشەکە بە ئیزنی خوان نامێنێ. ئەو کەسە دکتۆر خۆی ئەتوانێت بۆ خۆی بکات یاخود ئەبێ کەسێک بیکات بەڵام دەستی یەکێکی کە باشترە خۆش ئەتوانی بیکەی بەڵام دەست یەکێتر بە بەڵام مەسەلەن ئەگەر تۆ هاتووی ئەم بەیانیە سرت شتووە و فول سەرمات بووە و لوتت گیرا و سەرێشەت هەیە بتەوێت بەوە سووکیەکە بەڵام کۆتایی پێ نایەنێ باشە یعنی
جا باسی لەوزتێن کە نەخۆشیەکانی چاو کە لەوانەیە خەڵک لە چاو لە طبی عشابە چارەسەری نییە هەتا کوێریش چارەسەری هەیە نەکرد نەخۆشی چاو کەسی چاو من چەندین جار ئەو زەرۆم بەکارهێناوە بۆ چاوی خۆم چۆن بەکارێت دکتۆر ئەو زەرۆش یعنی جیهانێک مەبەستم بۆ چاو ئالێرەیە لە تەنیشتی چاوە ئەخیری برۆ دکتۆر هەر یەک تۆز بەرزیکەی توانێت بۆی کە کادرەکەی وەرگیرێ ئەلێرا بەکاری ئەهێنی دوو دانە ئەی لێرە دانێک لێرە دانێک لێرە بەم شێوەیە ئەمە ئەگەر بینە ئەمە تەفسیلێکی زۆری هەیە باسی کەم لەبەرەوە ئەم زەروەکە خوێنەکە دەرەکە مادێک ئەکاتە لینجیەکە کاتە ناو لەشتەوە هەڵگری تقریبا نزیکی 150 مادەی تایە ئەگەر بێشی کاریکەی 150 کە ئەگەر باسی ئەوە بکەی وەکو وتمان من بەبێ سەرچاوەیەک قسە ناکەم هەتا لە ئەوروپا و بە ئینگلیزی و بە لاتینی توێژینەوەی زانستی لەسەر بەڵێ توێژینەوەی زانستی لەسەر ئەو جا پێشی ئەوترێ هایرۆدین هایرۆدینە بە خۆی زارۆکە بە ئینگلیزی لیچی پێوترێ باشە لیچ یعنی زارو بەڵام ناوە لاتینی و زیاتر علمیەکەی پێوترێ هایرۆدین بۆچی هایرۆدین یەکێکە لەو مادانەی لە لیکەکەیە هەیە کاتە جەستێتەوە کە ئەمەش چەند بەرامبەری ئەسپرین و وارفارین و پلاڤێکس بەهێزترە بۆ ڕوونکردنەوەی خوێن کەواتە ئێمە زۆربەی نەخۆشیەکانمان هیچیە دەورەی دەمەوی سووڕی خوێن چالاکی کەمە بێ یاخود نامێنێ یاخود مەسەلەن دەماری دڵی گیراوە یاخود دەوالی هەیە خوێن کۆڵۆکڵۆ بووە لە زیاتر کە لە قاچەکانە دووسە بێ و لە هەندێک شوێنی کەشا دروستە بێ باشە دکتۆر ئەو زاروانە چۆن دەست ئەەکەوی لەکە خود لەکوێ ئەیهێنن ئەمە لە کوردستانی خۆشمانە هەیە لە کانی و لە کانیاوەکانە هەیە لە نزیک چەڵتوک و چاندنی برنجە هەیە و لە شمالی ئێران هێنرێ من هەر ڕەفیقم هەیە لە رووسیا زەروی بۆ هێناوین لە رووسیا بەڵێ لە تورکیا بە شێوەیەکی زۆر بەربڵاو ئەکرێ لە سەدەکانی 800 کوڕێکی پورم دکتۆرە ئێستا لە فەڕەنسایە ئەسیسانت پرۆفیسۆرە لە دڵ و ئەمەلیاتی دڵ و جەراحیە ئەڵێ لە ساڵی 1970کانە بەتەن زارو ئیستیراد کراوە لەلایەنی فەڕەنساوە کە خۆی ئێستا لەوێ لە فەڕەنسایە بەڵێ ینی ئەمە پێشینەیەکی کە پێش هەزاران ساڵ نەک بڵێم پێش ئەوە کە طوبی تەقلیدی ئەگەر سەیریکەی نزیکی 200 ساڵە توخمەکان دۆزراوەتەوە ئیش لەسەر توخمەکانەکرێ بۆ چارەسەر هەر ئاسایی دکتۆر دەتوانرێت بەدەست هەڵبگیرێ یاخودوا پێویستەکە بە شتێک هەڵبگیرێ لە کاتی بەکارهێنانەکە چونکە خۆی زۆر پاک و تەمیزە یەک تەبیعەتی زۆر ناسکیشی هەیە کە ئەگەر هەر عەترێک هەر چەوریەک هەر عەرەقێک هەر بۆنێک هەرچی شتێک لە تەبیعی دەرچوو ئەم ناتوانێت نایگرێ لەبەر ئەوە بێ پێستێکی شۆراوی پاکی تازە بێ ئەوجا ئیشی خۆیەکە و ئەیگرێت بۆ هەڵگرتنەکەی مەبەستم بۆ هەڵگرتنەکەشی مەبەستمەوە کە باسم کرد ئەو نەپاک و تەمیزە ئەو کاتە بەچی ئەیگوازیتەوە بۆ نمونە لە شوێنی ئەتوانی بە مقاشی بچووکە ئەشتوانی بە کلێنسێکاوە هەڵی گریت و بۆ سەر شوێنەکەی بەکاربێنی بەڵێ دکتۆرۆ لە کۆنتترۆڵەوە کاران پرسیاریەواکەن ئەڵێ بۆ شێرانی پەنجەکە کەوتت بۆ سەر ئێشە باشە ئەڵێ بۆ شەقیقەش باشە شەقیقە لەبەر ئەوە سەرکات کەمێک خوێن لێرەیە وەکو چۆن چالاکی سوڕەکەی کەمەکە نامێنێ سوودی هەیە بەڵام ناتوانانی بڵێ عیلاجی نهائیە ئەوە هەندێشتی تری هەیە دەرمانی هەیە گوڵێک هەیە پێوتری عەقحەوان ئێمە بابوونەی چاوگەورەی پێڵێن بە ئینگلیزیەکەی فێڤەرفیو ئەمە لە بریتانیا و لە ئەوروپاش بەکارێنێ بۆ چارەسەری شەقیقە بەڵام لە کوردستانە هەیە زۆرە لە کوردستانە دەوڵەمەنین لە گیایە یەکێکین ئەتوانین ئەگەر یەکێکین لە ئەوائیلەکانی جیهان بۆ گیا ئەگەر بە دووادا چوونی بۆ بکرێت و بە دوای بگەڕێت سپاس بۆخوا ئێمە زۆر وەکو کۆمەڵی ڕۆکناسان وەکو چارەسەرسازانی سروشتی زۆر بە دوایە ئەگەڕێن و گیاکانیش ئەلحەمدولیلا ڕۆژ بە ڕۆژ گیا ئەدۆزینەوە بەکاری هیچ گیایەک یان دەرمانێ شتێک هەیە کە لە کوردستانە نەبێت و پێویستکە لە شوێنێکی ترا لە دەروی وڵاتەوە بێنن بەڵێ مەسەلەن بە نمونە هەر کە قستی هندی شت زۆرە مەسەلەن ئێمە گیامان هەیە من تا ئێستا ناتوانم ئایا بڵم لەژێر دوکان و دەربەنیخان و ئەوانە تەحالوبی بەحری پێوترێ وەکو قەوزە دەریایەکان بەس شێوازە
وەکو قەوزە تۆزێ مادەکەی ڕقترە تەحالوی بەحری ئەمانە زیاتر لە ژێر بەحرا هەیە کە سوودێکی زۆری هەیە مەسەلەن عفو عرف الأسد باشە عرف الأسد یەکێکە لەوانەی کە زیاتر ئەخسایەکانی ئەمریکا و یابان زۆر بۆ دۆزینەوەی ئەچن و بەکاری ئەهێنن کە یەکێکە لەو مادانەی بۆ داون و بۆ مەسەلەن ئەو وانەی کە مێشکی گەشەی مێشکیان دواکەوتووە بەکارێنن زۆر بە سوودیشە. بەڵێ دکتۆر هیچ جیاوازیەک هەیە لە نێوان چارەسەری سروشتی و چارەسەری ڕۆکی جیاوازی هەیە؟ نەخێر جیاوازی نییە هەمووی ئەچێتەوە سەر ئەگەر بێت چارەسەری سروشتی بەشبەشکەی ڕووەکە گیایە ئاوە ڕەنگە هەناسەیە باشە هەموو ئەمانە ئەچێتەوە ژێر چارەسەری سروشتی باسی قستی هندیەکەمان نەکرد شتێکی کەم لەسەری زانیاری ئەڵم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە باسی قستی هندیە فەرمێ عەلەیکم بهذا العود الهندی فإن فيها 7 أشفية ئاگادارتانەکەم و بەم دارە هندیە کە حەوشی فایتیایە حەوشی فایتیایە و ئێستا یەکێکە لە هەرە چارەسەرە کاریگەرەکان بۆ نەهێشتنی کەم و زیادی غودەکان باشە کە غودەکانیش سەرپەرشتی لەش ئەکەن کە کاتێ غودەکان باش بوو نەک حەوت لەوانەیە 27 نەخۆشیش لە لەشتا فەرق بکەن کە بە عەسابتەوە بە قۆڵۆنتەوە بە دڵتەوە بە هەموو ئەم شتانە فەرقێکی باشەکە کە ئێمە بۆ لەوزەتێن بەکارێنین حتا ئەوانەی کە گیراوەی کۆرۆنا دروستەکەن بۆ بەرزبوونەوەی مەناعە و دژی کۆرۆنا ئەو قستی هندیش بەکارێن کە زۆر کاریگەرە بەڵام تامەکەی زۆر ناخۆشە دکتۆر جۆرەکانی خوێن هیچ ڕۆڵ ئەبینێت لە چارەسەرکردن بە بەرهەمە ڕۆکیەکانە بۆ ناگەن یەکێک لە جۆرەکانی خوێن نەتوانرێت جۆرە ڕۆکێکی بۆ بەکار بهێنرێت شتی وا هەیە؟ ئەگەر بیت بخوێنیتەوە لەسەر دکتۆر دادامۆ لە ئەمریکا کتێبێکی دەرکردووە عیلاج حەسەبە فەسائل الدم باشە هەموو چارەسەر و حتا هەڵس و کەوتی ڕۆژانەش جۆری خوێن دەوریە بینێ باشە مەسەلەن جۆری ئۆ پەلەن لە ئیشا یعنی زوو بڕیارەیەن سیقە بە خەڵک زۆرەکەن زوو سایت و ناقسەکە دەورە بینێ یان نابینێ تقریبا نزیکن لەیەکەوە بەڵام ئەیەکان زۆر درەنگ قەنەعەت بە خەڵکەکەن ئەوکە زوو برسیە بێ زوو شتێرەخوام بەڵام ئەیەکان درەنگ برسیانە بێ ینی ئەتوانێت ئەی جۆری خوێنی ئەتوانێت مەسەلەن دووشەم ڕۆژێک نان نەخوا و زۆر تەسیری لێ ناکە بەڵام ئەو ناتوانێت یعنی لە هەموو شتێکا دەورە بینێ لە چارەسەری لە ئیفێکتی گیاکانی شاو و ئیستیجابەی جسمیشی بەرامبەر بە گیاکانە بەڵێ ئەگەر گۆرێکی ئەی بێنی ئەی پۆزیتیڤ بێنی ئەگەر گەڵای ئەلۆڤێرای بێتێ هەموو چارەسەرێکی بە ئیزنی خواتایە بۆ ئەو جۆری ئەیە بەڵام بۆ ناوە ئیش ناکە بەڵام بۆ پێستی ئیشەکە ئەلۆڤێرا کەواتە دکتۆر کاتێککە یەکێک سەردانی لای بەڕێستانە کات یاخود هەر شوێنێکی ترکە کاری بەرهەمە ڕۆکیەکان بکات ئێوە وردەکاری لەسەر گرفتە تەندروستەکەی پرسن یاخود هەر کاتێک کەسێک سەردانتانە کات و باسی گرفتەکەی کات دەرمانەکەی ئێنێ عیلاجەکەی ئێنێ و تەواو ئەگەر ڕەنگە هەنێک جار پێویست بە فەحسکە ئێوە پشت بە فەحسەکانە بەستن لە چارەسەرەکانە بەدڵنیاییەوە من سەیری فەحسەکانیانەکەم ئەگەر پێویستکە بۆیان ئەنووسم خۆت بۆیان بە تایبەتی ئەو کەسانی کە گرفتیان هەیە و تۆزێک ئامۆزە پێویستیان بە دیسری و TSH کە فەحسی غودەیە پێویستەکە کە بیکەن بۆ ئەوی کە دڵنیابی ئەم کەسە نەقسی ئەو دوو مادەی هەبێ یاخود زیاد و کەمی هەبێ هەردووکی گرفتی بۆ دروستەکە بەڵام زیاتری گروپی خوێنەکان ئەوە عالەمێکی جیاوازە ئێمە زۆر وردەکاری من بەڕاستی نەتوماوە بێ زۆر بە تایبەتی بۆی خۆتی بۆ ئامادەکەی بەڵام کە فەحسەکە هەبوو ینی تۆ هەدەفەکەت دیارە یا هەندێک عرازی نەخۆشی هەیە مەسەلەن پێویست بە فەحسیش ناکە یا کابرا خۆی دەسۆنەرێکی کردووە بەردێکی گوچیلەی هەیە 8 میلیمترەیە 12 بە پێیەوە چارەسەری بۆ نووسی لە ڕووی کەم خەویەوە دکتۆر هیچ چارەسەرێک هەیە بە بەرهەمە ڕۆکیەکان بتوانێت کەم خەوی چارەسەرکات بەڵێ ئێمە ڕۆکێکمان هەیە گیایەکمان هەیە پێوترێت ڤەلەریان سنبول الطەیب ئەگەر بێ سەیریکەی ئەوەش لە کوردستان هەیە دکتۆر وڵی لە کوردستانی ڕۆژهەڵات هەیە لای خۆمان من نەمبینیوە لەوانەیە هەبێت بەس نەمبینیەوە بەڕاستی ئەوەندە زۆرن
یعنی ئەگەر بێت و بێیت بەس بە دوای جایە بگەڕی هەموو ژیانتی بۆ تەرخانکەی لە ئەخیراڵی ئێستا ئەزانم کە هیچ نازانم ئەوەندە زۆرن ئەو نەفراوانە ئەم تۆ تەعاملەکەی لەگەڵ ئەو هەموو شاخ و دەشت و کێ و دۆڵ و بەحر و بەڵام هەندێشت هەیە مەسەلەن ئێستا بۆ کەم خەوێکە بەبێ دەرمانیش ئەتوانی چارەسەری خۆتکەی بەبێ هیچ دەرمانی بەکاربێنی تەنها دەی بە یەک دەدەقا میدیتیشن بکە بەلووت هەناسەی قوڵ هەڵمشە کەمێک ڕایگرە و بیەرەوە ینی بەڕاستی نازانم بڵێم ئایا ئیهمالی خۆمانە یا جەنجاڵی و زۆربوونی کێشەیە یاخود قەرەباڵغبوون و ینی فریانەکەوتنی ئیشەکانە یانی ئەگەر بێیت دووسێشت هەیە ڕۆژانە بیکەی کە لەوانەیە من لە زۆربەی چاپێکەوتنەکانە باسم کرد بێ بەڵام بەڕاستی پێویستە هەموو ڕۆژە یادی خۆمانی بخەینەوە ئەوەندە بەسوودا ئەم میدیتیشنە بەلوتە ناسا هەڵمژی و بەدەم بیەیتەوە کاتێکی بۆ تەرخانکەی نەکرد چوار جار واکەیت و وازی لێبێنی بە جوانی بە چوار مشقی دانیشی شوێنەکەت ئەگەر بکرێ پاک بێ پەنجەرەکە کرابێتەوە باشترە ئەگەر زۆر سارد نەبێ ماوەی دەدەقە بیکەی دڵنیا بە خەوێکی لێکەوێ ئەچیتە حتا چیتە سایکلینەوە یعنی چیتە قوڵایی خەوەوە بەمەرجێک هەیە بخورێت بەڵێ بەمەرجێک ئەگەر تۆ مەسەلەن تۆ لە عەسر بە دواوە چا مەخۆ قاوە مەخۆ چونکە مادەی کافائینی تایە تەنبیهت دەکاتەوە یعنی وریاکەرەوەیە تۆ تۆزێک ئەگەر تەرکیزکەی لە بەرنامەکانە بەرنامەی ژیانی ڕۆژانەی خۆتە ئەتوانی زۆر من دو ساڵ و نیوە بێ ئەم بەیانیشی لەگەڵا بێ من چام نەخواردو بەیانیان خۆ چاکە بەیانیان بیخۆی بەڵام من لەبەرەوەی حەزم لە نانی بەیانیان نانێکی باشە خۆم لەگەڵیان ناخۆم وە شەوانیش لێتان ناشارمم ماوەیەکە بەهۆی هەندێک چوونە دەرەوە و چای خەڵوز و باخەوە هەر پێم ئەخۆن و هەر لە نەبێبی خۆیت و هەرێهم بەڵام نزیکی 2 ساڵیش من چام نەخوارد بە عەسر بە دواوە تەنها نیوەڕوان دانیشتم یەک پەرداخ چای باشم ئەخوارد زۆر چێژم لێ ئەبینێ بەیانیانیش کێشەی نییە بەیانانیش کێشەی نییە بەڵام باشترە ڕاستەخۆ لەگەڵ نانەکان نەبێ وەکو ئێمە لە کوردەواریای خۆین ئەو وەختە ئەمە چاد نەخوارد قاوەت نەخوارد چۆن بخورێت دکتۆرە بێت بە چاو بخورێت چۆن نەخورێ بەبێ چا من ئەوە 2 ساڵە بەبێ چا 2 ساڵ و نیوە من بەبێ نانی بێ ڕاهاتنیشە ڕاهاتنە هەموو شتێ ئینسان بڕیاریە مرۆڤ بڕیاریە ئەتوانێ هەر شتێکی بیەوە بیکە شتی مستحیل نییە یعنی تۆ ئەچی بۆ وەرزش لە پێشان ناتوانانی 10 کیلۆ بەرزکەیتەوە لە پاشان ناتوانانی 200 کیلۆ بەرزکەیتەوە باشە خۆم کەسێکی وەرزشکاریشم بۆی باسی وەرزشم کرد جا هەموو شتە ڕاهاتنە بەیانیان ڕائەکە یەکەم جار 5 دقیقە ناتوان دڵنیا بە ئەوەی یاری نەکە ناتوانێت 5 دقیقە ڕابکە دەی دوایی بە نیو سەعات دەتوانێت ڕابکەی جا ئەمە هەمووی ڕاهاتنە ئینسانیش ئەبێت تێکۆشان بکات تێکۆشان چییە ئێمە نەفسمان هەیە لە ناکی خۆمانە حەز و ئارەزوەکان زیاتر نەفس ئەوەمان لێکە داوامان لێکە ڕۆح و عەقلیشمان هەیە ئەگەر بەیەکەوە ئیشیان کرد تۆ بەسەر شتە نەفسیەکانە زاڵەبی کەسێکە بی چیت بوێ بۆ ئەوەی کە عەقڵ دڵ ئەیسەلمێنێ کە چاکە بۆ تۆ توانی بیکەی مەسەلەن وەرزش ڕاستە هیلاکیە ئەگەر سەیریکەی هیلاکیە کاتێوێ عەرەقەکەیتەوە باشە هەناسە بڕکێت تووشە بێت تەمان پێویستە وەرزش هیلاکی تیابێ بەڵام کە تەواو بووی سەیری ئاسوودەیی ڕۆحت کە سەیری دەروونت کە سەیری ئەو جەستە چالاکەکە کە هەتا لەبەر ئەوە باسی خواردنەکەش جوابەکەتم بیر نەچێ ئەو سمبول الطەیبە تەنها یەک چای لێ بخۆرەوە هەیە لە لای خۆمان هەیە ئەگەر نا ئەتوانی شتێک هەیە پێوترێ ئوستوخودوس ئێمە خوزامەمان هەیە گوڵی خوزامە کە لە دنیای زۆربەی عەترەکان لە خوزامە دروستەکرێ باشە ئەوەندە بۆنی خۆشە هەر بە بۆنکردنی ئەویان بۆچی باشە ئەویش بۆ خەوە تەشەنووز نایەڵێ و وات لێکە هەست بە خۆشی بکەی هەر نەبوو زعفران هەیە لە وڵاتی خۆمانە کە چێنراوی خۆمان نیە لە ئێران لە دنیای ئێران یەکەمە لە زعفرانە لە هەموو دنیاە زعفرانی مەشهەد بیە نەبی خۆ من ئێستا زۆربەی شەوان ئەگەر لە ماڵی خۆم بم زعفرانە خۆم زعفران بەهێزکەری چاوە جوان پێست جوانەکە دشی شێرپەنجەی مەمکە بەعام دشی شێرپەنجەیە چونکە ئەو مادەیە ڕەنگە سوورەی کە تایەتی ڕێک دشی شێرپەنجە ئیشەکە شێوازی بەکارهێنانەکەی چۆنە بێ ئەمەش و ئەوەی پێشتریش کە باست کرد بە شێوەی چا ئەخورێت یان چۆنە لەبەر ئەوەی کە زعفرانەکە زۆر خۆشە گوناحە بە کەپسول بیخۆی هەر بە چا من چەندەنک خورمایەکە ێنم لەگەڵ زعفرانەکە چونکە ئەوە من چەند ساڵی پێشەسە باسم کردووە کە شەکر پێویستە تەرک بیرێ
بە هیچ شێوەیە نەشەکر نە ئەوەی شەکریتیان من نایخۆم یعنی چەندین ئەمماوەیە چەندین جادانیشتوین وە کە چوومەتە ئەو وڵاتانش حەزم کردووە بیپسیەک خۆم بڕواکەی نەم خواردووە بەڵام من بڕیاریەوێ نەفەریشمان هەیە بڕوا بکە 1 لیتر دەستی لێ بەرنایە خواتەوە 1 لیتر ئەوانە کە شتێکی عجایبن لەبەر ئەوە زعفرانەکە وەکو چابی خۆی بەڵام سنبول الطیبەکە ڤەلەریانەکە لەبەر ئەوەی کاریگەری زیاتر لە ڕێگەکەیە هەیە لەوانەیە بەچوان نەتوانی بیخۆی ئێمە هاتوین کەپسولێکمان لێ دروست کردووە لە چەند مادێک کە سەرەکیەکەیان سنبول الطیبە و مەلیساش هەیە مەلیسا ئەگەر سەیریکەی لە هەموو دنیای بەکاردێ ئەویش هەر تامی لیمۆیە وەکو گیاکەی گوڵەکەی پەڕەکانی گەڵاکەی وەکو نعناوایە بەڵام تامی لیمۆیە و زۆر خۆشیشە ئەتوانی مەلیساش بەکاربێنی ئەمانە هەمووی ئارامکەرەوەن و ئەمانە هەمووی زۆر کاریگەرن یعنی بەڕاستی بە یەک لەوانە ئەتوانی خەوێکی خۆش و ئارام و بۆ هەنگوین چی دکتۆرەوەیان لە ڕووی شیرینەکەەوە کەوتە نابێت شیرین هەنگوین ئێمە من یاسایەکم هەیە ئەگەر هەموو تۆ پێم بڵێ هەنگوین خراپە من بە هیچ شێوێدانی پیانانێم و بەخراپی نازانی کە منش ئۆکسفۆرد نیم بڵێم من قیاسم بەڵام لێرە ئێمە قورئانمان هەیە خوای گەورە فەرمێ فيه شفاء للناس ئەفەرمێ هەنگوین مثلا ئەگەر باسی قورئان بکەی سەیری کە خوای گەورە چۆن باسی کردووە ئەفەرمێ قورئان فيها شفاء ورحمة للمؤمنين بس مو مسلمان شفاية بو غير مسلمان شفانية بلام هنجوين أفرمي فيه شفاء للناس بو همو كسي شفايتي بو همو كسي كواتا خواهي قولي لدنيا وايد دروس كردوا هنجوين ليك حالتها باشنية أيش كتات هبه كتات هبه هرچي شيرينيك بخوي بو هي توشي قشكاد بكا يعني او اندتاكت بهيزكا أكسجين بو ميشكت ناروا توشی گەشتکار دکتۆر باسی تات کرد کەواتە هیچ لە ڕێگەی بەرهەمە ڕۆکیەکانەوە هیچ چارەسەرێک هەیە بۆ نزمکردنەوەی تا وشەی لای ئێمە نییە بە ئیزنی خوای گەورە تا گوڵی وەنەوشە تا زۆر دابەزێنێ سرکەی سێ و باسی شتێکشکین کە لە هەموو ماڵەکانە هەبێ بەڵام حامزی خەلیک نەبێ سرکەکە سروشتی بێ حامزی خەلیک مادێکی کیمیاوی مادەی حافزی ئاوی تێکە حافظە نیە کیمیاویە هەر سرکەکە هەر مادەی هەر حامضە خەلیکە ترشی خەلیکە ئاوی تێکەن و ئەبێ بە سرکە بەڵام سرکە کە تەواوی پۆتاسیۆمە و ئەکتیڤ پرۆبایۆتیکی تایە کە بەکتریا زیندووە سوودبەخشەکانی ناوڕی خۆڵەکانی تایە گەر بێت بیخۆی سوودێکی بۆ قۆڵۆن و بۆ دابەزاندنی تاو بۆ زیبکە بەکاری بێنی لێ بۆ قژوەرین و بۆ نەمانی کڕێش و یعنی هەت باسی سرکە بکە کۆمەڵێک عیلاجی باشی تایە وە گوڵی وەنەوشەش تا زۆر باشی دائەبەزێنێ و هەل لەوەش کە ئەمەیان چۆن بەکارێنێت دکتۆر ئەویش وەکو چاگوڵی وەنەوشەش ئەوەندە جوانە هەر سەیرێکی بەس حەزەکەی بیخۆی تامیشی ناخۆش نییە تامیشی نە ناخۆشە نە ئەوەندە خۆشە بڵێ ئەوە بەیانی تامێکی ئاسایی هەیە ئەوجا سرکەکەش وتمان بە چەورکردنیش و بە خواردنیش هەر تا دابەزێنە چونکە تەبعیان ساددا و جۆش جۆ وەکو چا بیخۆی بەڵێ وەکو چابی کوڕێنی یەک پەرداخ جۆ هەشت پەرداخاوە گەر بێنی هەر کەسێ بێنی 2 کیلۆ لەم جوێن تەواوکە ئەگەر حەمەی ماڵتا و گرانە تاکەی چەندین ساڵ هەڵباتەوە و وازی لێ نەهێنێ و ئەگەر یەکەم جاری بێ و ئەگەر چەندەم جاری بێ بەو 2 کیلۆ جۆیە کە کیلۆی بە 750 دینار کات 1500 دینار بە تەواوی بە ئیزنی خوا نایهێڵێ تاش نایەڵێ گرانە تاش و حەمەی ماڵتاش بە تەواوی نایەڵێ بەڵێ دەست خۆش دکتۆرۆک و دوا پرسیار بۆ بەڕێزت تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا ماوەیەک لەمەوە پێش لە ڕاگەنەکانە زۆر باس لە بەکارهێنانی مێخەکە کرا وەکو چارەسەری یاخۆ وەکوی بە بەرگری جەستە بەهێزکە ئەمە تا چەند دروستە یاخود چۆن بەکار بهێنرێت سوودی لێبیندرێت زۆر دروستە و زۆریش ڕاستە مێخەک خۆی دژە ڤایرۆسە ئاوی مێخەک بێنە هەرچی ڤایرۆسی تێکەیشی ناتوانێت تایە بژی کەواتە ئەتوانی وەکو وتمان بۆ کاتی سورعەت پەلەتە یا ئەتەوێ پارێزگاری لە خۆت بکەی هاتوویتە بازار دەمامکە پێنیە یا ئەوەیە هەرچەنە من تا ئێستا دەمامکم خۆم شخصی دەوانەیە بێ بە ڕەخنەش لەسەرم تا ئێستا نەمبەستووە مەگەر چوو بێتمە دایرەیەکەوە من پێم وایە زیانی زیاترە لەوە بەڵامی تر خەڵکیش ئەیبەستن و ئێسش لە ئەڵمانیا و لە فەڕەنسا تازە داواکرێت کە کۆت و بەندەکانی کۆرۆنالا ببرێ دەستکێش تا حدێک باشە ینی ئینسان بەکاری بێنێ زۆر باشە چکە تەماسەکە بەڵام بۆ هەواکە ئەگەر زۆر نزیک نەبی
دەمامک پێویست ناکات بەکارهێنانی یەک دەنەکە خەیتە ژێر زمانت یاخود ئەیکەی بە حەو دەنەکەکەیتە ناو ئاوی کوڵاو و جێ ئێڵی دەدە قەچارێکێک و پاشان ئەیخۆیتەوە بەیانی ئەوارە وە سوودی ئێجگار زیاتریشی لەوە هەیە مێخەک سوودەکانی چین بۆ نەزۆکی پیا و ئافرەت زۆر کاریگەرە شێوازی بەکارهێنانەکەی هەر هەمان شێوە بەڵێ بەڵام وتمان تەبعیش مەزاجیشێکێکە لە بوارەکانی چارەسەر کە ئەگەر سەیریکەی تەبعی گەرمە لەگەڵ تایە نابێ بەکاربێت بەڵام ئەو کەسەی ڕۆماتیزمەی هەیە ئاو و هەوا لە جسمیا ڕوتوبەت و هەوا لە جسمیا زیایی کردووە کەواتە بە خواردنی مێخەک زۆر سوود دەبینێ بۆی دەستەکانە خۆش بێت زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆری برایم قادر کە بەڕێزیان ڕۆگناس و چارەسەرکارن بە بەرهەمە ڕۆیکەکان سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادەبووی بەڵێ خۆشەویستان ئەچینە لایەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمانەیش بەرگەی نیگایە بە پێکەوە بینەری بین و لە تەوەری دووەمی پرۆگرام لەگەڵتان بەرداوە بین. بەڵێ بەڕێزان لە تەوەری دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوامین ئەویش وتمان گفتوگۆکردنە بێت لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی و ژینگەی شاری کەرکووک بە تایبەتی بزانین ئەو ڕێکخراوانەی کە لە کەرکووکدا یاخود ئەو ڕێکخراوە ژینگانی کە لە شاری کەرکووکدا بوونیان هەیە و کار دەکەن تا چەند توانیوانە کاریگەریان هەبێت لەسەر پاکڕاگرتنی ژینگەی شاری کەرکووک و هەماهەنگیان لەگەڵ حکومەتا چۆنە بۆ پاکڕاگرتنی ژینگە و لە هەمان کاتیشدا باز لە کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەکەین لەسەر ژینگە بۆ پێی کە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕێکاریە گیرایە بەر یەکێک لەو ڕێکاریانەی کە گیرایە بە ڕاگرتنی سەرجەم گەشتە ئاسمانی و دەریایی وشکانیەکان بوو و داخستنی کارگە و مەعمەلە گەورەکان بوو. ئەمانە تا چەند توانی کاریگەری هەبێت لەسەر ژینگە یاخود بە پێی وتی شارەزایان بازەوە دەکرا کە بە سوود و قازانجێک بۆ ژینگە شکایەوە بەڵام ئەمە ئەوە ناگەینێت کە تەنها سوودی گیان دەبێت بە ژینگە بەڵکو زیانیشی گیاندووە بەڵام دەتوانین بڵین کە سوودەکانی زیاتر بووە لە زیانەکانی بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری شکۆفە محەممەدمان کردووە کە بەڕێزیان ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی کوردستانێکی سەوزن لە شاری کەرکووک بەشێکی ڕاستە
سەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە و سپاس بۆ ئامادەبوونت شکۆفە خان سڵاو لەبێت. سەرەتامێ بۆ دەست پێ بکەم کە شارەزایانی بواری ژینگە دەڵێن کە ڤایرۆسی کۆرۆنا دیاردەیەکی سروشتی و پەیدا بووە بۆی کە ڕێگری لە دەستدرێژەکانی مرۆڤ کات بۆ سەر ژینگە. پێم خۆشە بەڕێستان وەکو چالاکوانێکی بواری ژینگە بۆچوونی بەڕێستان چییە لەم بارەیەوە یاخود کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا بۆ سەر ژینگە چۆنە بینن؟ ڕۆژ باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. شکۆفە خان بەڵێ گوێت لە منە؟ دیارە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا یاخود کۆڤید 19 لەم ئانوساتەی ئێستادایە لەناو بە شاری کەرکووک لەم چەند ڕۆژەی ڕابردوودایە بە شێوازێکی زۆر تەشەنەی کردووە و کۆمەڵی خەڵکی ناو شارەکەمان لەدەستداوە. دیارە ئەم نەخۆشیە ئێستا کە بەربڵاو بۆتەوە کۆمەڵی هۆکار هەیە بۆ ئەوەی کەوا زۆر بەڕێژەیەکی زیادی کردو و تەشەنەی کرد لە ناو شاری کەرکووک. سەرەتای ئەم پەتایە کە دروست بوو ئەوانەی کە دەسەڵاتن لە ناو شاری کەرکووک دیارە ڕێگا و شوێنی باشیان گرتە دەست بۆی ڕێگری بکەن لە بەردەم تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە. بەڵام کە ئەوەی ماینی گەرانیە پاشماوەیەکی زۆر لە کەرەنتین کۆمەڵانی خەڵک دیارە بێزار بوون بژێوی ژیان وای لەوە کرد کە ناڕەزایی دەرببڕن و فشار بخەنە سەر دەسەڵاتی حکوومەت لە ناو شارەکە لەبەرەوەی بژێوی ژیان زۆر قورس و ئاستەنگ بوو بۆ هەندێک کەس بۆی بەردەوام من لە ژیاندایە. ئەوە بوو کەرەنتینەکە تۆزێ کرا چەند ڕۆژێک لە هەفتەیەکە و ڕێگە درا لە چەند سەعاتێکایە کۆمەڵانی خەڵک بتوانن بژێوی خۆیان دەستەبەرکەن و ئەو قەرەباڵغیە و ئەو شتەی کە دروست بوو لە ناو شارەکە وای کرد نەخۆشیەکە بڵاو بێتەوە و کۆمەڵانی خەڵک هەندێک جار کە پابەند نەبوون بە یاسا و ڕێساکانی تەندروستی بواری تەندروستی ئەمە شۆکارێکی تر بوو بۆ ئەم نەخۆشیە کاریگەری خراپ بەجێبێڵە لەسەر کۆمەڵانی خەڵک لە ناو شاری کەرکووک. دیارە دەسەڵاتیش وەکو پێویست نەیتوانی بەرگری بکە لە تەشەنە نەکردنی ئەم پەتایە ئەم دێرمە لە ناو شاری کەرکووک ئەوش هۆکارە گەڕێتەوە بۆ هەموو کێشە و ململایانانەی کە ئێمە هەمانە وەکو شاری کەرکووک لەگەڵ دەسەڵاتی فەرمی لەگەڵ حکوومەتی فدرالە لەگەڵ بەغایە و هەروەها لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئێستا زۆرێک لە کێشەکانی ئێمە هەڵپەسێراوە بۆیە وەکو پێویست میزانیەکی تەژغیلی یاخود پارەیەکی ئۆتۆ لە بەردەست نەبوو بۆی بتوانین هەموو ئەو پێداویستی و ئەو شتانی کە زەرورە بۆ بەرگریکردن لەم نەخۆشیە و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک بتوانین دەستەبەری کەین وەکو نەخۆشخانەکان. کەم تەرخەمی ناڵێن کراوە بەڵام هەوڵ و تەقەلای خۆیان دا نەخۆشخانەکانی شاری کەرکووک بەڵام ئەوانی شەرئەوەندەیان بۆ کرا لەبەرەوەی کارمەند کەمن ساڵانێکی زۆرە کەس دانامەزرێ لە بواری تەنانەت هەتا بواری تەندروستیش کە تەعین مەرکەزی پێڵێن ینی حکوومەت یەکسەر دایانەمەزرێنێ بەڵام لەگەڵەوە شایە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێمە کۆمەڵی کێشە و قەیرانمان هەبوو گواستنەوەی بەشێک لە فەرمانبەرە کوردەکان لەو پۆستانی کە هەیەیان بوو ئەمانە هەموو هۆکار و کاریگەریان هەبوو لەسەر باری تەندروستی و کاریگەری کۆڤیدیش لەسەر ئەم بوارە بۆیە نەتوانرا وەکو پێویست ئەو شتانە دابین بکرێت کە پێویستمانە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان و یاخود تووشبوانی نەخۆشی کۆڤید 19. لایەکی ترەوە ئەم نەخۆشیەش پێداویستیەکانی وەکو دەمامک و دەستکێش و ئەمانە ئەوانەی کە بەکاریان هێنا لە نەبوونی هوشیاری یاخود بێزاربوونی خەڵک بارە دەرونیەکەی کە بۆتە بارێکی فشار لەسەر باری دەرونی کۆمەڵانی خەڵک وای کردووە ئەو دەستکێش و دەمامکانی کە بەکار هات لە هەر شوێنێک فڕێدرا ئەمەش جارێکی تر بۆ مای گواستنەوەی نەخۆشیەکە بە شێوازێکی زیاتر تەشەنە بکات. و ئەمە بووە مای ئەوەی تەنانەت زبڵ و خاشاکیش لە هەندێک شوێن کۆ ببێتەوە و حکوومەت ئێستا کە سەرقاڵی ئەوەی نەخۆشیەکەی و چارەسەرکردنی نەخۆشەکانە هەندێک لایەنی تر هەموار کرا وەکو بواری ژینگەیی و بواری چارەسەرکردنی ئەم زبڵ و خاشاکانە لە هەندێک گەڕک ڕەنگە لە گەڕەکە سەرچیەکان بەڕێوەبەرایەتی شارەوانی کەرکووک و ئەو کۆمپانیایانەی کە ئێستا گرێبەستیان لەگەڵ کراوە هەڵسن بەم کارە بەڵام وەکو پێویست نییە بۆیە
بەڕاستی شاری کەرکووک بارودۆخێکی ناهەمواری هەیە. بەڵێ بەڵێ شکۆفەخان لە ئێستادا ڕێژی سەوزایی و یاخود ژینگەی شاری کەرکووک چۆنە و لە چه ئاستێکدایە یا تا چەند لەگەڵ ڕێژی ستانداردی جیهانیدا یەکەگرێتەوە؟ بەڵێ جێگەی داخە ڕێژەی سەوزایی لە ناو شاری کەرکووک زۆر کەمە. ئێمە زۆر دوورین لەو ستاندەردە جیهانیەی کە ئەبێت بۆ هەر 100 متر دووجایەک 15 متر دووجای سەوزایی بێ. واتە ئێمە لەو ڕێژەیەوە زۆر دوورین بە پێی داتای ڕێکخراوێکی ئەمریکی کە بەو کارە هەڵساون لە ناو شاری کەرکووک. ئەوان ئاماژەیان بەوە کردووە کە ڕێژەکە 0.99ە، واتە ئێمە یەکمان پڕ نەکردوێتەوە. ڕەنگە لە پێش پرۆسەی ئازادی 1 ملیۆن دار بوونی هەبوو بێ لە ناو شاری کەرکووک. ئەو ملیۆن دارە ئەیکردە 1% بەڵێ. بەڵام جێگەی داخە لە دوای پرۆسەی ئازادیەوە کە ئەوە بوو دەنگدانی دەستور کرا و حکومەت تەشکیل بوو، پەرلەمان دروست بوو، هەوڵ درا و ئێمە وەک ڕێکخراوە ژینگەییەکانی فشارمان خستە سەر دەسەڵات و حکومەت بۆ ئەوی بایەخ بە بواری ژینگە بدرێ. لە هەوڵ و تەقەلایەکی زۆرە هەوڵدرا هەندێ پارک و بەنداو دروست بکرێ، هەندێ مەحمیە واتە شوێنی پاراستنی دارەکان و ئاژەڵ و گیانلەبەرەکان بۆەوەی بایەخ بەکەرتی ژینگە و گەشت و گوزار و ئەمانە بدرێ. بەڵام جێگەی داخە بەپێی ئەو ڕێکخراوە ئەمریکیە ئەڵێن ڕێژەکە 0.99ە. من ئەم داتایم لە بەڕێوەبەرایەتی ژینگەی شاری کەرکووک وەرگرتووە. ئەو بەڕێوەبەرایەتیەش بەڕێوەبەرایەتیەکەن ڕاستەوخۆ وابەستن بە بڕیارەکانی بەغاوە، حکومەتی بەغداوە، ینی لە هەیئەیەک تابعن بە دەستەیەک لە بەغا. دیارە ڕێژەکە زۆر کەمە. ئێمە بۆ وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز لە هەوڵدانێکی زۆر دابووینە و ساڵانێکی زۆرە هەوڵماندا لەگەڵ هەموو ئەو پارێزگارانی کە لە شاری کەرکووک دەست بەکار بوون، وەکو بەڕێزکە عەبدوڕەحمان مستەفا کاتێک کە دەست بەکار بوو، ئێمە کۆمەڵی خاڵمان خستە بەردەستیان پێویستە لەسەرم کارانە و بایەخ بەکەرتی ژینگە بدرێ. بەڵێ دواتر باز لە کار و چالاکیەکانی کۆمەڵەکەکەین. بەس پێم خۆشە ئەوە بزانین کە دانیشتوانی شاری کەرکووک تا چەند وەشیارن لە بەرامبەر پاکڕاگرتنی ژینگە یاخود تا چەند گرنگی بە سەوزایی ئێن لە ماڵەکانی خۆیانە لە دروستکردنی باخە. بەڵێ لە ساڵانی ڕابردوودا ئەتوانم بڵێم ڕێژەی هوشیاری زۆر کەم بوو. ئەوەی بایەخی پێنادرا ژینگە بوو. تەنانەت شاری کەرکووک، پارێزگای کەرکووک یەکێکە لەو پارێزگایانەی کە لەسەر ئاستی عێراق لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان بەو ناسرااو بوو کە پێیانەوت ئوم ڕەبیعەین، واتە دووبەهار، شاری دووبەهار. لەبەرەوەی ئەوەندە دار و درەختی زۆر بوو لە ناو ماڵەکانیش. تەنانەت کۆمپانیای نەوتی باکوور یاخود لە سەرەتای دروستبوونی کۆمپانیاکەوە کە بریتانیەکان بەو کارە هەڵسابوون، دەوروبەری کۆمپانیەکەیان هەموو بە نەمامێکی زۆریان ڕواندبوو بۆ ئەوەی ژینگە بپارێزن، کۆمەڵانی خەڵک بپارێزن لەو دووکەڵەی کە کۆمپانیاکە ئیکا بە کەش و هەوای شارەکەیە. کەواتە شێوازی بیناکردنەکە هی ئەو سەردەمە بوو. هەموو ڕێژەیەکی زۆر سەوزایی بە دەوروبەری خانووەکە هەبوو. خانوو لە ناوەڕاستی پارچە زەویەکە بوو، بە دەوروبەرە هەمووی دار و سەوزایی بوو. جێگەی داخە لە پاش پرۆسەی ئازادیەوە بە هەر هۆکارێک بێ هەندێک جار سەیرێکی ئەو خانووە وەرەسەیە. خانەوادەکان پێویستیان بەوەیە کە پارەی ئەوە دابەش بکەنە سەر هەموو ئەندامانی خێزان. خانوەکان فرۆشران. ئەو کەسەی کە دێ دووبارە ئەیکڕێتەوە ئەیکات بە کوتلەیەکی کۆنکریتی و ڕێژەیەک بۆ سەوزایی نایەڵێتەوە لە ناو خانووەکە. ینی جێگەی داخە بەشێک لەو گەڕەکانی کە نزیکی کۆمپانیاکە بوون هەمووی سەوزایی بوو. ئێستا جێگەی داخە سەوزایەکەی زۆر کەمی کردوێتەوە. بەڵام بە هەوڵ و تەقەلای ئێمە و ئەو ڕێکخراوە ژینگەیانە و ئەو لایەنانەی کە بایەخ بە یاخود دۆستی ژینگەن هەوڵماندا لە ڕێگەی کۆڕ و سیمینار و هەڵمەتەکانی نەمامڕواندنی ئێمە ڕێژەکە زیاتر بکەین و هوشیاری خەڵک زیات بێت بۆ ئەو بوارە. ئێستا گەڕەکە نوێیەکان وەکو گەڕەکی شۆرا و گەڕەکی سێکانیان، گەڕەکە کوردیەکان بە تایبەتی کۆمەڵانی خەڵک زیاتر بایەخیان داوە. ئێستا باخ و باخچە زۆر بووە لە دەروی شارەکەش بەر بە نزیکی شارن، ناڵین زۆر لە ناوەڕاستی شارەوە لە چەقی شارەوە دوورن. باخێکی زۆر کراوە لە گوندەکانە ئێستا بایەخ دراوەتەوە. جارێکی تر بە بواری
کشت و کاڵ و هەروەها دروستکردنی باغ و ڕەز و ئەمە بۆ خۆی ئێستا ڕێژەکە نەختێک زیاد بووە هۆشیاری لە لای کۆمەڵانی خەڵک زیادی کردووە تەنانەت بۆ زبڵ و خاشاکیش هەندێک گەڕک ناڵین سەررجەم گەڕەکەکان چکە هەندێک گەڕک خۆی پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە پرۆژەیە ئەو گەڕەکانی کە ئێحمال کراون یاخود بایەخی پێنەدراوە لەلایەن حکوومەتەوە ئەوانە باس ناکەین بەڵام گەڕەکەکانی تر ئێستا لە بەردەم هەر ماڵێکایە ئەبینی تەنەکەیەک بۆ زبڵ و خاشاکدانراوە یاخود باسکتێک هەیە وی کۆمەڵانی خەڵک سیارەکان دێن ئەو زبڵ و خاشاکە لا ئەبن بەڵام هێشتا ئێمە نەگەیشتینەتە ئەو ئاستە هوشیاری کە لە ئاستی پێویستا بین بۆ شاری کەرکووک چونکە شاری کەرکووک شارێکە دووکەڵی زۆرە شارەکە بۆ بواری ژیان زۆر لەبار نییە بۆیە ئەبێ هەرچەند بایەخ بە بواری پاک و خاوێنی و ژینگەیی بدەین هێشتا کەمە. بەڵێ باشە شکۆفەخان لە ئێستادا لە زۆرێک لە شارەکاندا بە ناوی دروستکردنی ڤێلا و یاخود شوێنی نیشتە جێبوونەوە دەستدرێژێکی زۆر ئەکرێتە سەر ژینگە ئەمەش لە شاری کەرکووک تا چەند بەدی ئەکرێت یاخود تا چەند هاوڵاتیان ئەم دەستدرێژیان ناکەنە سەر ژینگەی شاری کەرکووک. زۆر ڕاستە شاری کەرکووکیش وەکو هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەدەر نییە لەم بابەتە و لەم بوارەیە تەنانەت لە ناو چەقی شار هەندێ زەوی هەبوونەکەم زەویانە کاتی خۆی پێشەوەی کەرکووک گەشە بکا و پەرە بسەنێ و گەورە بێتەوە ئەم شارە لە پاش پرۆسی ئازادیەوە زەویزارێکی زۆر بە دەوروبەری شاری کەرکووکە هەبووەمانە هەمووی کشت و کاڵی بوونە بە بەرهەمی شێنراون کاتی خۆی لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان تەنانەت لە نەوەتەکانی شایە جێگەی داخەیستا هەمووی کرا بە یەکەی نیشتەجێ یەکەی نیشتەجێ ڕەنگە ئەم یەکانەش هەمووی وەکو ئێمە وەکو کۆمەڵانی خەڵک لە ناو شار پێویستمان بەم هەموو یەکە نیشتەجێیە نەبێت ینی لەبری ئەوەی هەموو یەکە نیشتەجێیە دروستکراوە ئەوە بەپی ئامارێک ئێمە بزانین ساڵانە چەند گەشا ئەکا کۆمەڵانی خەڵک چەند پێویستمان بە یەکەی نیشتەجێ ئەوەندە بکرایە بەداخەوە هەموو هەڵاتەکانیشیان بڕیەوە هەڵات نەما کە جوانی شاری کەرکووک بوو کە پێکهاتەی جوگرافی شاری کەرکووک سنوورێکی ناوچەیەکی هەڵاتاویە هەمووی هەڵاتە ئەو هەڵاتانە هەموو تەخت کران بۆی بکرێن بە یەکەی نیشتەجێ تەجاوزێکی زۆر کراوەتە سەرزەوی وزاری کشت و کاڵی تەنانەت ئێمە بۆ خۆمان ئێستا ئەو قەیرانەمان هەیە ئەو کێشمەکێشەمان هەیە لەگەڵ حکوومەتی بەغا بەشێک لە زەوی وزاری کشت و کاڵی کۆمەڵانی خەڵک کە هی تورکمان و کەهی کورد بوونە کێشەیان لەسرە چونکە لە سەردەمی ڕژەمی بەعزدایە درابوون بە عەرەبی هاوردا ئەوان بەکاریانە هێنا و بە بەرهەمیانە هێنا لە پاش پرۆسەی ئازادیەوە هەوڵ و تەقەلایەک زۆر درا لەلایەن حکوومەتی شاری کەرکووکەوە بۆی ئەو زەوی وزارانە بگەڕێنەوە بۆ قاونەکانی خۆیان بەڵام هەتا ئیسە نەتوانراوە شتێکی وا بکرێت هەمووی بە هەڵپەسێردراوی ماوەتەوە تەجاوزێکی زۆر لەسەر ئەو بوارەش کراوە ئەو زەویانە نەتوانراوە بۆ بواری کشت و کاڵ بەکاربێن بە پێچەوانەوە هەندێکی کراوەتە پرۆسەی یاخود پرۆژەی ئیستیثمارەوە بەرهێنانەوە لە ناو شاری کەرکووک کە ناکرێت بە پێی یاساکانی ژینگەیی هەر زەویەک کە هی کشت و کاڵ بێ یاخود زەویەک هی ژینگە بێت ناکرێتەوە تەجاوز بکەیتە سەری ناکرێت بۆ پرۆژەیەکی تر بەکاری بێنی ئەگەر بەڕێستان بوار بە من بدەن دوایی من لەسەر ئەم تەوەرە هەندێک بابەت هەیە کە ئێمە چۆن باخچێ و یاخود دارستانمان دروست کرد بۆ پاراستنی ژینگە تەجاوز کراوەتە سەری لەلایەن حکوومەتی بەغداوە و ئەو کارە کراوە. بەڵێ فەرمۆ شکۆفەخان هەر پێم خۆشە باسێک لە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژینگە بکەین بە شێوەیەکی گشتی و کۆمەڵی کوردستانێکی سەوز بزانین کار و چالاکیەکانتان لە شاری کەرکووکە چی بۆ تایبەت بە ژینگە. بەڵێ دیارە ئێمە لە پاش پرۆسەی ئازادیەوە کۆمەڵی کوردستانێکی سەوز کە ئەم ڕێکخراوە لە سلێمانیە بارەگای سەرەکیمان لە سەرچنارە ناوەندی کەرکووک دروست بوو لە پاش پرۆسەی ئازادیەوە بە پێویستمان زانی بۆ کەرکووک ئەم ڕێکخراوەش لێرە کار بکە و دیارە پێش من کۆمەڵێ خەڵکی باش و کەسانی باش لە کەسایەتەکانی شاری کەرکووک و کە ئەندازیای ڕووبوون لە بواری کشت و کاڵی ئەم ڕێکخراوەیان بەڕێوە دەبرد لە پاش ساڵی 2010 من وەکو ئەندامێکی ئاکتیڤ لەناو ئەم ڕێکخراوە کارم کردووە و بەرپرسیارەتی کۆمەڵی کوردستانی سەوزم گرتووەتە ئەستۆی خۆم و کارێکی زۆرمان کرد بۆ شاری کەرکووک دیارە بە پاڵپشتی دەستەی ژینگە و وەزارەتی ژینگەی هەرێمی کوردستان یارمەتێکی زۆری ئێمەدرا لە سەرەتادایە بۆ دابینکردنی بڕێکی نەمامی زۆر بە قۆناغ ئەتوانم بڵێم لە قۆناغی یەکەمدایە بڕی 25,000 نەمام و پاشان 10,000 و جارێکی تر 5,000 و بە هەر حاڵ هەموو ئەو نەمامانی ئێمە دەستەبەرمان کرد لە
سنووری پارێزگای سلێمانی بوو بەڵام بە دیارە بە بڕیارێکی وەزارەتی ژینگە بۆ هاوکاریکردنی شاری کەرکووک کە پێویستێتی لە پاش پرۆسی ئازادیەوە و لە نەمامگەکانی سەرچنار و نەمامگەکانی سیلوان ئێمە ئەو هەموو دارەمان هێنا ئەتوانم بڵێم لە 2010ەوە هەتاوەکو ئێستا ڕێژەی 50,000 دارمان ئێمە بۆ شاری کەرکووک هێنا و ڕواندومانە بە قەزا و ناحیە و گوندەکانیشەوە. بەدەر لەوە چالاکی ترمان زۆر بووە بۆ هۆشیاری کۆمەڵانی خەڵک دیارە فیلمێکمان هەبوو ئێمە کە بە ناوی ماڵەکەم مای فامیلی ئەو فلیمەمان چەند جارێک ئێمە نمایش کردو و پەخش کردووە بۆەوەی زەرر زیانی یاخود مەترسیەکانی سەرژینگە کۆمەڵانی خەڵک لی ئاشنا بن لە ناو شاری کەرکووک چەند جارێک ئەومان دووبارە کردوتەوە ئەوە لە کۆڕ و لە سیمینارەیە بەشدار بووینە لە چالاکی ڕێکخراوەکانی تر کە پەیوەندیان هەبوو بێ بە ژینگەوە و هەوڵ و تەقلایەکی زۆرماندا بۆ دروستکردنی پارک و بەنداوەکان بە بڕیا ئەو کتابانەی کە ئێمە یاخود نووسراوانەی کۆمەڵی کوردستانێکی سەوز ئاراستەی هەردوو پارێزگاری شاری کەرکووکمان کرد جەناوی بەڕێزکە عەبدوڕەحمان مستەفا و تەنانەت دکتۆر نەجمەدینیش بەڕێزیان کاتی خۆی کە ئێمە نزیکەی 20 خاڵمان خستە بەردەستیان بە خۆشحاڵیەوە پێشوازی لێوان کرد و وتی لە بەرنامەی منیشدایەوە و بەڕاستیش جێبەجێکران کۆمەڵی بەنداو دروست بوون لە ناو شاری کەرکووک پارکەکان دروست بوون وەکو پارکی بابە گۆرگۆر لە ساڵی لە پاش پرۆسی ئازادیەوە لە 2010 دارستانێک دروست بوو بۆ پاراستنی ژینگە لە سنووری شارۆچکەی پردێ کە ناحیەیە سەر بە پارێزگای کەرکووکە من نزیکەی 4,000 زیاتر نەمامم بۆ ئەوان برد و بە هەمووی بە 12,000 نەمامم بە ئاڵتن کۆپری داوە شارۆچکەی پردێ ئەو دارانەی ئێستا لە ناو پردیە کۆمەڵانی خەڵک ئەیبینن هەموو من لەگەڵ ڕێکخراوەکەی ئێمە کۆمەڵی کوردستانێکی سەوز و هەروەها بەڕێزکە قاسم شوانی کە ئەو کات بەرپرسی شارەوانی شارۆچکەی پردێ بوو بەدەستی خۆمان نەمامەکانمان ڕواندووە و ئەوماندا و ئێستا پردیە زۆر زۆر جوانە و سەوزە هەموو ئەو کار و چالاکیانەی ئێمەیە ئەوەی ماینی گەرانیە کە لە 2010 ئەو دارستانە دروست بوو لەسەر پانتایی 62 زەوی پاش چەند ساڵێک کێشەیەکیان بۆ دروست بوو لە کاتی داعش و 16 ئۆکتۆبەرەیە پەیوەندیان بە منەوە کرد ئەندازیارێک کە لەوێ بوو خۆی ئەندامیشە لە کۆمەڵی کوردستانێکی سەوز بە ڕێز کاک تارق وتی کێشەمان هەیە ئەیانەوێ کێشە بۆ ئێمە دروست بکەن و ڕەنگە بیدەن وە بەرهێنەر هەوڵمدا لەگەڵ جەنابی پارێزگار کە دکتۆر نەجمەدین ئەو کاتە بڕی 50 ملیۆنمان تەرخان کرد و ڕێگەکەیان باش نەبوو کارەبایان نەبوو هەندێ پێداویستی ئەو دارستانەمان دابین کرد خۆشبەختانە لەو قەیرانە تێپەڕ بووین و بەردەوام بووین بەڵام لە پاش ئەوەی 16 ئۆکتۆبەرەوە بڵێ ئەم خاڵە باس بکەم خانچکە زۆر گرنگە ئەم دارستانە لە ڕێگەی حکومەتی بەغاوە دراوە بەرهێنەر ئەو بەرهێنەرش یەکسەر هات کۆمەڵی لە دارەکانی ئێمەی بڕیەوە کە ساڵانێکی زۆر بۆ ئێمە خزمەتمانە کرد و ئامێرێکی تیا بوو بۆ کەشناسی با بڵین ئەژمارکردنی کەشناسی و ڕێژەی شێ و ئەمانە ئەوەش کەس نازانێکی بەسەر هات نەماوە بە هەمان شێوە دارستانێکی ترمان هەبوو لە چیمن ئەوەش دراوە بەوە بەرهێنەر چی دارستان هەیە لە سنووری شاری کەرکووکە ئێستا هەمووی پەک خستراوە و ڕاوەستاوە کار ناکات واتە ئێمە لە بری ئەوەی پێش بچین و پرۆژەی باشمانە بێ بۆ بواری ژینگە حکومت خۆی جارێکی تر هەموو پرۆژە ژینگەیەکانی وەستاندووە و لە کاریانی خستووە یەکمە هینمان ماوە لە بەڵێ بەڵێ هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوەکانی تری ژینگەیە چۆنە تا چەند بەیەکەوە کارەکەن لە پرسی ژینگەیە بەڵێ دیارە ئێمە ڕێکخراوەکان ڕێژەمان زۆر زۆر کە من ئەتوانم بڵێم لەم 2 ساڵەی دواییدایە چەند ڕێکخراوێکی تر دروست بوون ساڵانێکی زۆرە تەنها ڕێکخراو ئێمە و ڕێکخراوێکی تر و ڕێکخراوی دووبز بوون لە قەزای دووبز ڕێکخراوی دووبز ئەوانیش کاری باش ئەکەن ڕێگری لە بەردەم کۆمەڵێ تەجاوزات و ئەم کارانە کەن کە بەتایبەت بۆ سەر دارستانی شەناغا کە دارستانێکی زۆر زۆر گرنگە و دوو جار بەر سووتان کەوتووە بەڵام لەگەڵەوە شایە ئەو ڕێکخراوە و ئێمەش هەروەهاوە کۆمەڵی کوردستانی سەوز زۆر بەرگریمان لەو دارستانە کردووە ئەما هەنگی باشمان هەیە هەوڵەدەی شت بکەین بەڵام کارەکانی ئێمە ئێستا بەڕاستی بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە ئیجازەی هەرێمی کوردستانمان هەیە زۆر ناتوانین کار بکەین ڕێگە پێدراو نین لە ناو شاری کەرکووک لەلایەن دەسەڵاتی پارێزگارەوە ئەوانەی ئیجازەی بەغایان هەیە زیاتر ئەتوانن کار بکەن زیاتر ئەتوانن تەنانەت فەند لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی ژوەر بگرن ئێمە لەو لایەنەوە ئیفلیج بووین ناتوانین کار بکەین زۆر بەڵام
لە ڕێگەی هەماهەنگیەوە زۆر جار ئەتوانین هاوکاری یەکتر بکەین تەنانەت منەن دێجارباندی ڕێکخراوە وتووەکەوانەی ئیجازەی بەغایانەیە کاکە ئێوە پرۆژەکە تەقدیم بکەن پێشکەشی بکەن بۆ ئەو لایەنەی کە فەندتان ئەداتێ ئێمەش وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز بەو کەرەسە و شتانی هەمانە بەو خیبرەی کە هەمانە بەو ئەزمونەی هەمانە ئەتوانین هاوکاری ئەوە بین بەیەکەوە هەڵمەتەکانی نەمامچاندن یاخود نەمامڕواندن یان هوشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک بەشدار بین بەیەکەوە هەوڵ دراوە کار ئەەکەین بەڵام ئەم کارانی ئێمە وەکو پێویست نییە چونکە بەڕاستی بواری ژینگە پارەیەکی زۆری ئەوێ دەسەڵاتێکی باشی ئەوەیە پاڵپشتێکی باشی ئەوێت جێگەی داخە ئێمە کێشەکانی شاری کەرکووک ئێستا هەمووی ڕێگرن هەمووی ئاستەنگ و بربەستن لە بەردەم چالاکی ژینگەیەکانی ئێمە لە ناو شاری کەرکووک. بەڵێ شکۆفە خانوەکو دواپرسیار بۆ بەڕێزت ئەمەوێت ئەوە بپرسم لە داهاتووە پێویستە چ پلانێکدا بندرێت بۆ پاکڕاگررتنی ژینگە لە دوای نەمانی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەوی کە ژینگە نەگەڕێتەوە بارودۆخی پێش ڤایرۆسەکە. بەڵێ دیارە خۆشببختانە درمی ئەم پەتایی کۆڤید 19 چەند زەرە ڕزیانی بۆ بواری تەندروستی و کۆمەڵانی خەڵکو و تەنانەت بۆ بواری ئابووری لەسەر ئاستی جیهان هەبوو بەڵام بۆ ژینگە باش بوو ژینگە توانی تا ڕادەیەکی زۆر باش پاک بێتەوە خۆی پاک بکاتەوە ئەوەش لە ڕێگەی ئەوەی کە هەموو چالاکی مرۆییەکان و هەموو چالاکیەکان لەسەر ئاستی جیهان وەستاوە هەموو کارگەزل هێزەکان ئێستا لە کار کەوتون واتە ئەو توخم و ئەو هەموو دووکەڵ و پیسیەی کە ئەکرا بە کەش و هەوایی هەموو شارەکانە لەسەر هەموو ئاستی وڵاتانی جیهان ئێستا ڕاگیراوە بۆیە پێویستە لە پاش ئەوەی کە ئێمە لەم درمە ڕزگارمان ئەبێت و جارێکی تر چالاکی مرۆییەکان بەگەڕ ئەکەونەوە و یاخود دەست بەکارە بنەوە هەوڵ بدرێت کۆمپانیاکان وەکو جاری پێشە بەبێ یاسا ژینگەیەکان کار نەکرێت ڕێگر بن لە بەردەم هەندێک کۆمپانیانەی کە نایاسایی کاریان نەکرد یاخود فلتەریان بەکار ناهێنا بە پێی یاسا ژینگەیەکان کار بکرێت و سزا بدرێت غەرامە هەبێت واتە هەر کۆمپانیایەک بە پێی یاساکان کاری نەکرد لەسەر حکومەتە غەرامەی بکات غەرامەکەشی ئەوە بێت بگەڕێتەوە بۆ خزمەتکردنی بواری ژینگە پارکیان پێ دروست بکرێت هەڵمەتی نەمامچاندن لەو شوێنانی کە پێویستە ئەو بڕەپارەیە کە وەکو غەرامە وەرەگرترێ بۆ ئەو بوارانە خەرج بکرێت سەرف بکرێت لە ناو شاری کەرکووکیش ئێمە ئومێدمان وایە کە بەپێی ئەو یاسە ژینگەیانە کە ئیستا تەجاوزات ئەکرێ و لە پاش کۆرۆنا کە جارێکی تر حکوومەت و دەسەڵات ئەگەڕێنەوە سەر کارەکانی خۆیان ڕێگر بن لەسەر ئەم هەموو تەجاوزاتانە چونکە شاری کەرکووک بەدەر لە هەموو شارەکانی جیهان مەترسی زۆرە لەسەر بواری تەندروستی کۆمەڵانی خەڵک و دیارە ساڵانە ئێمە بەپێی ئامار و داتاکانی کە نەخۆشخانەکانە وەریگرین ڕێژەی نەخۆشیەکانی شێرپەنجە و بواری ڕەبوو ئەمانە زۆر زیادی کردووە هەموو هۆکارەکەشە گەڕێتەوە بۆ پیسبوونی ژینگەی شارەکە بۆیە دەبێت ئێمە بەڕاستی کار بکەین لەسەر ئەم بوارە بۆ پاراستنی کۆمەڵانی خەڵک و بەردەوامبوونی ژیانیان. بەڵێ دەستەکانە خۆش بێ شکۆفە خان زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ شکۆفە محەممەد ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی کوردستانێکی سەوز کە بەشێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵ ئێمە ئامادە بوویت. بەڵێ خۆشەویستان ئێستاش راپۆرتێکمان ئامادەیە لەسەر کارکردن لە پرۆژە گەشتیارەکانی شاری گەرمان یاخود ناوچەی گەرمیان با پێکۆ بینەری بین و دواتر بەرداوام بین. ئێمە لە بەنداوی باوەشە سوارین لێرە قایمقامی کفری لەگەڵ شارەوانی گەشت و گوزار و شوێنەوار و هەروەها کۆمپانی گازپرۆم لەگەڵ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دەتوانین بڵێن بە دەسە جەمعی کۆمەڵی پرۆژە ئەنجام درام بۆ زیاتر قسەکردن لەسەرەوەی کە بەنداوی باوەشە سوار هەنگاوەکانی ئیدارەی شار بەردەوامە لە پێناو ئەوەی بکرێت شوێنێک گەشتیاری لە ئێستادا هەر ئەمڕۆ هاوکات لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆردا وەفدێکی هاوبەشی ئیدارە و هەموو لایەنە پەیوەندیدارەکان هاتون بۆ بەنداوی باوەشە سوار من بۆ زیاتر قسەکردن دەچمە لای زۆر بەڕێز جەلال شێخنووری قایمقامی کفری کاک جەلال سپاس بۆ هەوڵە بەردەوامەکانتان دەمەوێت لە ڕێزاری جەنابتەوە باس لە ئامانجی ئەم هەنگاوانە چییە و دەتانەوێت چی بکەن لە بەنداوی باوەشە سوار. وەکو بەڕێستان ئاماژەتان بۆ کرد ئێرە بەنداوی باوەشە سوارەوە ئەم شوێنەیە شوێنێکی جوان و سرنجڕاکێشە بۆیە بە باش پازانی بکرێتە شوێنێکی گەشتیاری جوان و ئەم شوێنش خۆتان ئەزانن
پێویستی بە هەماهەنگی و هاوکاری هەموو لایەکە بوو بۆیە سەرەتا شارەوانی توانی ئەم شوێنە جوان بە باشی ڕێک بخات و هەندێک نەمام و داری تیا بڕوێنێت و ڕێڕەوی بۆ کردوێتەوە و لەگەڵ ئەوەشتا داوا لە ڕێکخراوی هاوکاری ئەڵبانی کراکە ئەوانیش بتوانن هەندێ شتومەکی بۆ دابینکەن وەکو با بڵێن تەنکی ئاو و سۆندەی ئاو تەنقیت و لە داهاتووشە بەڕێنان داوە کە هەندێک شتومەکی تری بۆ دابین بکەن لەگەڵەوە ئێمە پێویستمان بەوە هەبوو کە هەندێک کوشکی تیادا بێن وەکو شوێنێکی سەرەتایی بەسپاسەوە بۆ کۆمپانیای گازپرۆم کە توانێت لەسەر ئەرکی خۆیان چوار کوشکی جوانی تیا دروست کردووە کە ئەوە شوێنەکانە لە ئێستا لە سەرقاڵی دروستکردن لە ئایندەدا بێگومان ئەوە بە تەوابوونیە بێتە شوێنێکی جوان و سڕڕاکێش وە ئەم پرۆژەیە هێشتا لە هەنگاوی سەرەتایەتی بۆیە لە داهاتووە هەم پەرەی پێدەین و هەم گەورە دەکرێتەوە و هەم دەکرێتە شوێنێکی جوان و سرنجڕاکێش بۆ خێزان و بۆ هاوڵاتیان و بۆ ئەو کەسانی کە لە دەرەوە دەیانوێت بێن سەردانی ئەم شوێنە بکەن. کاک جەلال کورد دەڵێت چپڵە بەیە دەست نادرێت پێت وانە ئەگەر ئەرکی ئێوە بێ لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ئەم کەرەسانەی بۆ دابینکەن پاراستنی ئەرکی هەمووانە بێگومان پاراستنی یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی هەموو لایەکە جگە لە دەستگا پەیوەنددارەکان بەڵام ئەرکی هاوڵاتیانش لە بەرەوە بۆ هاوڵاتیان دروست کراوە بۆیە بەنیازین لە ڕێگەی گەشت و گوزار و شارەوانیوە بدرێتە کرێ لە ڕێگەی یاساوە مامەڵی بۆ بکرێ و هەر هاوڵاتیەک ئارزومەندە ئێرە توانێ وەری بگرێ بە شێوەیەکی ئیجار کە ئەم شوێنە پەرە پێبداوە بەو ڕێنمایانەی کە شارەوانی و گەشت و گوزار داوای لێ دەکرێت. کاک جەلال وەکو قایمقامێکی فریوەکی ئیدارەی شار یعنی ئەبینن هەڵمەتی نەمام چاندن دانانی ئەو کەپرانە هەنگاوێکی باشە بەڵام ڕەنگە خەڵک زیاتر بە شەوان بێبوویرەوە مەبەستمەوەیە ئایا لە بەرنامەتانەیە ڕووناکی بۆم ناوچەیە دابین بکەن یاخود داوا بکەن لە هاوکاری ڕێکخراوەکان کە دەستی هاوکاری زیاتر بوو ئەم ناوچە زیان لێکەوتوانە درێژ بکەن بێگومان سەرەتا فەرمانگە پەیوەنددارەکان وەکو شارەوانی و گەشت و گوزار ئەوەی پێیان بکرێت جێبەجێ دەکەن و داواشمان لە کۆمپانیای گازپرۆم کرد ئەمڕۆ کە لە قۆناغی دووهەمە هەندێ پێداویستی بۆ دابینکە ئەوان بەڵێنان داوا کە لە داهاتوودا پێداویستی تری بۆ دابین بکرێ و داواش لە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەکەین بۆ ئەوەی بتوان ئەوانش بەشێ لە ئینارەکەەوە تا ڕووناکردنەوە و بەشێ لە ئەوەی کە لە داهاتوە دەمانەوێت شوێنەکانی بەشێکی بکرێتە بیهارتۆنی کردستۆن ئەوانیش ئەوە بگرن ئەستۆ. کاک جەلال کۆتا پرسیار لە جەنابەت پێت وانە بەهۆی قەیرانی داراییەوە بەشێکی زۆر پرۆژەکان ڕاگیرەوە بەڵام ئەوەی لە بەنداوی باشە سوار کراوە هەماهەنگی نێوان جەنابتان و شارەوانی و شارەوانەکان گەرمیان و شوێنەوار و گەشت و گوزار و هەموو لایەنەکانە بۆیە دەتوانین بڵێن پێت بەشێک لە هەنگاوەکان جێبەجێکرۆی دەتوانم بە دیوێترا بپرسم تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان ئێوە و تەواوی دەبن دەستگاکان بۆ خۆتانزان خەیرانی دارایی هەموو پرۆژەکانیش کە لە جێبەجێکردنا بوون ڕاگیراوە ئەم پرۆژەیە کە دەکرێت بە هەوڵی هەموو لایەکە و هەماهەنگی لایەنە پەیوەنددارەکانە بە حکم و بە هاوکاری لایەنەکان ئەتوانین ئەم پرۆژەیە ئەنجام دێن و ئەتوانین پرۆژەی تریژ ئەنجام دێن بە هاوکاری و هەماهەنگی فەرماگە پەیوەنددارەکان بە هیوای سەرکەوتن بۆ خۆت و تەواوی لایەنە پەیوەنددارەکان دیارە وەک قایمقامی کفری ئاماژەی بۆ کرد ئەوە ئەو هەنگاوانە دەبێتە مای بژاندنەوەی بەنداوی باشە سوار و هەنگاوی زیاتر و داواش دەکەن کەوا حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانی زیاتر دەستی هاوکاری بۆ قەزا دێرینەکەی کوردستان درێژ بکات. سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد بۆ ئامادەکردنی ئەو بابەتە بەڵێ خۆشەویستان بڕیار وایە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە هۆڵی یانی پێشمەرگەی سلێمانی کە پاڵەوانێتی بۆ تۆپی سەرمێز ئەنجام بدرێت کە تیایدا یانەکانی عێراق سەرجەمیان بەشدار دەبن تیایدا کە بە یەکەم چالاکی وەرزشی دادەنرێت لەسەر تاسەری عێراقدا لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. پەیامنێرمان شفان ڕۆڤ کە بەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەیە. شفان سڵاو لێبێ و بەیانیت باش ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی پاڵەوانێتەکە چۆنە و چەند یانە لە کوردستاندا بەشدارن تیایدا؟ سڵاو لە تۆش بەیانی بینەرانی گەلی کوردستانیش باش دیارە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕاگررتنی سەرجەم چالاکی وەرزشەکان لەسەر تاسەری عێراقدا بۆ زیاتر لە ماوەی 8 مانگ ئەمە یەکەم چالاکیە کە لە سەر تاسەری عێراق دەست پێ بکاتەوە یەکەم چالاکی فەرمیە کە ئەنجام بدرێت. لە ڕابردوودا چەندین چالاکی کراوە بەڵام دۆستانە بووە مەگەر چەند یاریکی دۆستانەیە خۆت بۆ تیپە ملیەکان یا خۆت چەند یاریکی فەردی کرابێ بۆ
جوڵە یاریزان و بۆ چالاکی بەڵام وەکو چالاکی ڕستمی و چالاکیەک لەژێر چارچێوەی یەکێتی وەرزشەکان بێت ئەمە یەکەم چالاکیەکە ئەنجام بدرێت هەڵبەت یەکێتی تۆپی سەرمێزی عێراق لە دوایین هەڵبژاردنیدا هەردەڕەو بارامی کرد بە سەرۆکی چێتی تۆپی سەرمێزەکە کە خۆشببختانە سەرۆکی چێتیەکە ئێستا کووردە و بە پاڵەوانیتەکەش کامڕۆ دەست پێکات بیزیانە بەشدارن دابەش بوون بەسەر دوو گروپە گروپی باشوور و گروپی باکووری عێراق هەڵبەت گروپی باکوور سەرجەم یانەکانی کوردستان ژمارەیان دایانێ کە ئەمڕۆ لە هۆڵیانەی پێشمەرگی سلێمانی کاتژمێر دە یاریەکانیان دەست پێکات و بڕیارە تا ڕۆژی شەمە بەردەوام بێت لەم گروپت پێنج یانە سەر دەکەون و لە گروپی باشووریش پێنج یانە کە بە هەردوو گروپ دەکاتە دەیانە و دواتر لە 25 مانگە ئەو قۆناغەش ئەنجامە درێت لێرە یانەکان سەرگەرمی ئامادەکارین بۆی چەند داقیقەیەکی تر کە بڕیارە کاتژمێر دەست پێ بکات پاڵەوانتیەکە یاری بکەن من لێرە یەکێک لە یاریزانەکان کاکسەیوان لەگەڵمایە دەمێت کاکسەیوان سەرتا بەوە دەست پێ بکەم ئێوە دوای دابڕانێکی زۆر و نەبوونی چالاکی و کارەنتینە و دوورکەوتنەوە لە چالاکی وەرزشەکان لە ئێستا تا چەند ئامادەن بۆ ئەم پاڵەوانێتە پێشەکی زۆر سپاس دیارە خۆت ئاماژۆ پێیاماوەیەکی زۆرە هەموو چالاکیەکان لە عێراقدا وەستاوە دیارە تۆپی سەرمێزیش یەکێکە لەو یاریانەی بێبەری نەبوو وەستاوە ئەتوانم بڵێم ئامادەکاریەکانی ئەم ساڵ وەکو ساڵانی تر نەبوو یاریزانەکان ماماوەیەکی زۆر دابڕان ببوونی کارنتینەوە بەبوونێن ڤایرۆسی کۆرۆناوە بەڵام لە ئێستادا ئەم چالاکیە زۆر دڵخۆشکەرە وەکو یەکەم چالاکی وەکو ئاماژۆ پێیا بەڕێزە دەست پێکاتەوە ئێمە وەکو یانی وەرشی پێشمەرگە ئێمە وەکو یانی وەرشی پێشمەرگە ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە لە ماوەی ئەتوانین بڵێن 2 مانگ پێشووترەوە دەستمان کردووە بە تەمەرەنیەکانمان ئێمە وەکو یانی وەرشی پێشمەرگە هیوادارین ئەم ساڵ بتوانین نازناوی عێراق بگەڕێنینەوە بۆ شاری سلێمانی چونکە پارساڵ توانیمان نازناوی کوردستان بگەڕێنینەوە ناو شاری سلێمانی و یانی وەرشی پێشمەرگە ئەم ساڵیش بۆ هیواین بتوانین نازناوی عێراق بگەڕێنینەوە یانی وەرشی پێشمەرگە بۆ پێی خۆت لە هەڵبژاردەی عێراق بووی ئەم پاڵەوانێتی کاریگەریە بێت بۆ ئەبێتە ئیختیبارێک بووی کە یاریزان هەڵبژێرێ بۆ هەڵبژاردەی عێراقیە خودت جارێ پاڵەوانی تر لە پێشەوە دەبێت سەرجەم قۆناغەکان کۆتایی بێت ئاماژەی پێدراوە دوای ئەم پاڵەوانێتیە پاڵەوانتی هەڵبژاردننی یاریزانانی هەڵبژاردەی عێراق دەکرێت دوا بە دوای ئەمە من پێم وایە ئەم پاڵەوانتیە یاریزان نەتوانێت ئاستی خۆی بەرەو پێشەوە بەرێ بۆی بتوانێت دواتر بۆ پاڵاوتنی یاریزانانی هەڵبژاردەی عێراق بتوانێت سەر بکەوێت لە ئێستایا باوەڕ ناکەم ئەم پاڵەوانتیە حسابێ بۆی کە یاریزان هەڵبژێرن بۆ هەڵبژاردەی عێراق وەکو یانی پێشمەرگەی سلێمانی تا چەند ئامادەن بۆی بتوانم قۆناغ بڕن و یەکێ من لەو پێنجانەی کە سەر دەکەون بۆ قۆناغیدات دیارە ئامانجی یەکەم یانی وەرشی پێشمەرگە لە ئێستایا بە سەرکەوتنی لەو پێنجیانەدا سەرکەوێ بۆ قۆناغی دووەم و لە قۆناغی دووەم ینی پێشمەرگە ژمارەیەکی قورسە ینی ئێمە پێمان وایە بە دەستەی ڕایەنەرە و یانی ئیدارەوە هەموو هەوڵێکمان ناوە یانی وەرشی پێشمەرگە یەکێ بێ لە سەیانەکانی پێشەوەی ئەمساڵی خولیان هەبێ عێراق سواز بۆ تۆ لە کاتم کردی بەڵێ چ دوور من لێرە یەکێکتر لە ڕاهێنەرەکان لێرە میوانمە کە کاک شاخەوان ئەمەیە تێبینی بە یەک شت بەم لەسەر ینی وەرزشی ئاشتی و کاک شاخەوان کە ڕاهێنەر یانی ئاشتیە پاڵەوانتێکە بۆ ئاسی پێشکەوتوانەوەتە بۆ یاریزانی پێشکەوتو و یاریزانی ئەو یاریزانانی کە تەمەنیان کاملە و بەڵام یانی وەرزشی ئاشتی بە یاریژمارەی یاریزانی لاوە بەشدارێکات کە تەمەنیان لەسەر و 2005 ئەمە دەمێ سەرتا لەوە کاک شاخەوان پرسم بەشداریکردنتان لە پاڵەوانتێکی گەورەی عێراقا و کە بۆ پێشکەوتوانە بۆ ژمارە یاریزانە زۆر لاوە بۆ چیە گەڕێتەوە ئامانجتان چیە لەمە زۆر سپاس کاکشفان بۆ ئەم دەرفەتە تەمان یانەی وەرشی ئاشتی یانەیەکی گەورەیە لە سەراستی هەم کوردستان هەم لە سەراستی عێراق کارکردنی یانەی وەرشی ئاشتی لە تۆپی سەرمێزا پێچوانەی هەموو یانەکانی کەیە ئێمەشەمانتوانی وەکو یانەکانی کە پشت بە یاریزانی ئامادەکراو بەستین یا بچین گرێبەست لەگەڵ یاریزانی عارەبا بکەین بەڵام ئێمە لەگەڵ ئەو بیرۆکەیان نەبووین هەوڵمان ناوە کۆمەڵێک گەنجی ئەم شارە کۆمەڵێک یاریزانی ئاسبەرز کە لە ئاستەتەمەنیەکانی خۆیانە لە ڕیزی هەڵبژاردەی عێراق یاریەکەن بۆی لە دوا ڕۆژدا بتوانن شاری سلێمانی هەر بەو مێژوە گەورەی کە لە تۆپی سەرمێزدا هەیە بمێنێتەوە طبعا تیپی تۆپی سەرمێزی یانەی وەرشی ئاشتی لەم خۆناغەدا ئێمە دوو لە باشترین یاریزانانی یانەی ئاشتی و هەڵبژاردەی عێراقیش کە ژیان نەوزاد و دیاکۆ ئەسمانە بۆ هۆکاری تایبەتی یەکیان بۆی تاقیکردنەوەکانی وەرزی دووەمی پۆلی شەشەوە ناتوانێت بەشداری کات و دیاکۆشمانە بوو بەهۆی ئەنجامدانی نەشتەرگەوە لەبەرەوە ئێمە و لەبەرەوەی قاعدەیەکی باشمانەیە کۆمەڵی یاریزانی کەمانەیە توانیمان یاریزانەکانی خۆمان سەر بخینەوە و هەوڵدەین بتوانین لەگەڵ گەورەکانی عێراقا بجەنگین و بۆ دا ئێمە بیرۆکەی ئێمە ئەوەیە کە بتوانین لە
داهاتوە تیپێکی زۆر باش دروست بکەین. شاخوان وەک ڕاهێنەرێکی کورد و کەم پاڵەوانتیش گەورە پاڵەوانتی عێراق و هاتۆتە شادی سێمانی تا چەند لە ئامادەکاری ئەم پاڵەوانێتێ ڕازیت ئامادەکاریەکان چۆنە ڕاوەک و ڕاهێنەرێت شتێبینێکێن. طبعا ئەم پاڵاوانتیە کە لە شاری سلێمانیا کراوە بۆ شاری سلێمانی زۆر گرنگە یەکەم پاڵاوانتیە لەسەر ئاستی هەموو عێراق کە لە دوای ئەم ڤایرۆسەوە ئەکرێت طبعا ئەگەر یەکێتی تۆپی سەرمێزی عێراق ڕێنمایی یاوە بە گژیانە بەشدار بۆکان بۆ نمونە جاران ئەم پاڵاوانتیە بۆ نمونە فێراقیەوەتە تیپەکان یاریزان و مدەڕیب و ئیداری لە پەنای یەکا دانیشتن بەڵام ئێستا خۆت زانی لەبەر هۆکار و ڕێکارە تەندروستیەکان تەنها یەک یاریزان هێتە ناو یاریگاکەوە و یەک ڕاهێنەر خۆی ئەوەستێت و فەرزیش کراوە بۆ نمونە هەم لە بواری ناوبژیوانیە هەم لە بواری ڕاهێنەرایەتیا ئەبێ دەمام کوشت بەکاربێن و هەموو ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. دەستخۆش سپاس بۆ شاخەوان جەمال ڕاهێنەریان وەرزشی ئاشتی بەڵێ چنوور دووبارەیەکەمەوە بڕیارە سعاتدا یەکەمی چالاکی لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراقا دەست پێ بکاتەوە کەویش چالاکیەکانی تۆپی سەرمێزی عێراقا ئێستا یاریزانەکان سەرگەرمی ئامادەکارین و یانەکان گەیشتونەتە هۆڵەکە کاژمێر دەکە لێرە 5 مێز دانراوە دەیانە لێرن لەسەر 5 مێز ڕکابەری دەکەن و ئەمڕۆ ڕۆژی یەکەم کۆتاییەت کاژمێر 12 ڕۆژی هەینی و ڕۆژی شەمەش یاریەکان بەردەوامە بێ بڕیارە ڕۆژی شەممە یاریەکان کۆتایی بێت و پێنجانەی سەرکەوتو بە قۆناغی دووەم یەکلایی بێتەوە 25 مانگ یاریەکانی قۆناغی دووەم دەکرێت کە بە هەمان شێوە لە دەیانە پێک دێت لە پێنجانەی سەرکەوتوی گروپی باکوور و پێنجانی سەرکەوتوی گروپی باشوور ئەگەر هیچ نەبابێ من دەبێ بگەڕێمەوە لە سپاس بۆ پەیامنێرمان شفان ڕۆڤ کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەیا بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت بەڵێ خۆشەویستان هەر بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای سەرباز کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرۆ لەگەڵمانە سەرباز سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لایتۆن. بەڵێ سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی گەلی کوردستان دیارە وەزارەتی تەندروستی لە دوێنێ ئاماری 24 ساعتی ڕابردووی بڵاو کردوەوە بۆ پێی ئامارەکە 164 کەس دیکە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونەوە هەروە 8 حاڵەتی مردن هەبووە لە بەپێی ئامارێکە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوەوە هەروەها 278 کەسی دیکەش چاک بوونەوە لە نەخۆشەکەیان تێپەڕاندووە خۆشبەختانە وەروە لە ئێستادا لە سنتەرەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا 3502 کەس لەژێر چاودێریدان بێگومان ڕۆژی زۆربیان لە ئێستادا لە ئاستێکی باشدایە و بەرەو چاکبوونەوە دەچن. هەر ئەمڕۆ بڕیاربای پاشکەمێکی دیکە لێرە لە بانقی خوێنی سنتەری هەولێر لقی هەولێری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان هەڵمەتێکی بەخشینی پلازما ئەنجام دەدەن لە بانقی با بڵێن خوێن وەرگرتن لە سنتەری خوێن وەرگرتن دیارە یەکێتی زانایانی ئاینی ئیسلام دەیەوێتن و هەموەکو پاڵپشتی هەروەها هەموەکو لایانی ئاینی و لایەنێکی دینی دەیەوێت پاڵپشتی ئەو ڕێکخراوە بکاتن و هەروە هانی ئەو کەسانەش بداتن کە لە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا چاک بوونێتەوە و پێیان وایە کە چۆن لە وەزارەتی تەندروستی بابڵین لە ماوەی ڕابردوو پلازمای خوێنی وەک چارەسەر بەکارهێنا دیارە دانەوێت ئەمڕۆ هەڵمەتەکە ڕابگەینن و زۆرترین پلازمای خوێن ببەخشن بە نەخۆشانی ڤایرۆسی کۆڕۆنا و ئێستاش ژمارەیەک لەو کەسانە لێرە ئامادەن و پلازمای خوێن دەبەخشن. دوای ئەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیران بڕیاری داکە خوێندن لە کەرتی پەروەردەدا بێتە شێوەی ئەلکترۆنی وەرزی یەکەمی خوێندن بکرێتە ئەلکترۆنی دیارە پسپۆڕانی خوێندن ئەم بڕیارە بە بڕیارێکی باش ناسانن و پێیان وا بوو کە دەستپێکردنەوەی خوێندن باشترین چارەسەرە لە ناو هۆڵەکان و پێیان وا بوو میکانیزمی دیکە دەبێت بگیرێتە بەر هەر لەو چوارچێوێدا چەندین ڕەخنە لە بڕیارەکە گیراوە بۆ پێیکە ئەوانەی کە دەستپێکی خوێندنیان با بڵێن قۆناغی یەکەمی بنەڕەتین ئەمانە چۆن با بڵێن دەخوێندرێن و ئەو خوێندکارانەی کە لە قۆناغی بنەڕەتیدان ئەمانە چۆن با بڵێن خوێندنەکەیان بە شێوە ئەلکترۆنی تاڵ دەکرێت زۆر با بڵێن قسە بۆچوونی ئەوان پسپۆڕانی خوێندنی لەخۆ گرتووە و هەروەها بەڵێ هەروەها با بڵێن بڕیارە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە لە نزیکترین کاتدا کۆ بێتەوە بۆەوەی کە با بڵێن ڕێکارەکان و کاتی دەستپێکردنی دەوام بە شێوەی ئەلکترۆنی هەروە کاتی
دەستپێکردنی داوام لە ناو هۆڵەکانی خوێندن بۆ خوێندکارانی قۆناغی دوازدەی ئامادەی ڕابگەێنین لە چەند ڕۆژی ئایندەدا بێگومان ئەنجومەنی وەزارەت کۆ دەبێتەوە هەروە هەڵسەنگاندن بۆ ئەو بکات چۆنێتی با بڵێن ئاشناکردنی ئەو خوێندکارانەی کە لە قۆناغی یەکەمی بنەڕەتیدان و تازە دەچنە خوێندنگاکان ئەمانە چۆنی با بڵێن ئاشنا بکرێن بە خوێندنگاکان هەموو ئەم بڕیارانە لەلایەن ئەنجومەنی وەزارەتی پەروەردەوە لە ڕۆژانی ئایندەدا بڕیاری لەسەر دەدرێن بڵێ ئەمانە زانیاریەکان بوون لە شاری هەولێر. سپاس بۆ پەیامنێرمان سەرباز کە بەشەی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تەواوی هەواڵ و زانیاریەکانت. بەڵێ خۆشویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبێنێ بە پرۆگرامێکی نوێ پێدانەگەینەوە. کاتێکی خۆش ئاسوودە بن.